خۆشەویستان ئەمڕۆتان شاد و ئەم کاتتان باش. من شەماڵ عەلیم و ئێوە بینەری بەرنامەیەکی تری دیالۆجی هیوان. ئەم بەرنامەی دیالۆجی هیواژ وەک بەرنامەکەی پێشووتر سەبارەت بە کێشەی فەڵەستینە. کێشەی فەڵەستین پاشخانەکانی چین، لێکەوتەکانی لەسەر ڕۆژهەڵاتی ناوەڕاست و تەنانەت دنیاش چییە؟ و ڕێگەچارەی شۆڕژێڕانە بۆ دەربازبوونی خەڵکی فەڵەستین و جەماوەری ناوچەکە لەم کێشە دێرین و سەرەتانیە دەبێت چی بێ؟ ئەمڕۆ بۆ گفتوگۆ لەسەر ئەم بابەتانە و لەسەر ئەم تەوەرانە هاوڕێکی ئازیزم لەگەڵا، هاوڕێ ئازاد ئەرمان. ئازاد ئەرمان هەڵسوڕاوێکی دێرینی جوڵانەوەی چەپی کوردستانە. لە ساڵەکانی هەشتاوە تێکەڵ بە جوڵانەوەی مارکسیزمی شۆڕژێر بووە و لە ساڵانی نەوەتەکان یەکێک لە دامەزرێنەرانی ئەندامانی دامەزرێنەری حیزبی کۆمونیستی کرێکاری عێراق بووە. ئەو ئێستا لە ناوەڕاستی نەوەتەکانەوە لە ئوسترالیا ئەژی و ئەندامی دەستگای لێکۆڵینەوەی سۆسیالیستیە. بەخێر هاتی هاوڕێ ئازاد ئەرمان، زۆر خۆشحاڵم ئەمڕۆ بەشداری ئەم بەرنامەی ئێمەی. زۆر بەخێراتی. سپاس دەکەم هاوڕێ شەماڵ، منیش سپاسی ئێوە و تەلەڤیزیۆنەکەی کەناڵی هیوا ئەکەم، هەروەها پیرۆزبایی کردنەوەی کەناڵەتان لێ ئەەکەم. هیوادارم بەردەوام بێ، هیوادارم لە زۆر ڕۆوە گەشە سەردووتر بێ و ڕێز و خۆشەویستیم هەیە بۆ تەواوی ستافی بەرنامە تەلەڤیزیۆنەکەتان کەناڵی هیوا. زۆر سپاس دەکەین، زۆر مەمنون. هاوڕێ ئازاد، با لەو پرسیارەوە دەست پێ بکەین. بەڕای ئێوە ناوەرۆکی کێشەی فەڵەستین چیە؟ بەڕاستی دروستە ئاوا ببین لێکەمە کێشەی بینی دوو تیرۆریستە، دوو بەرەی تیرۆریستیە، یاخود دەوڵەتێکی تیرۆریستی لەگەڵ ڕێکخراوێکی تیرۆریستیە، یاخود کێشەی نێوان دەوڵەتەکانە، کێشەی نێوان دەوڵەتە عەرەبیەکان و ئیسرائیلە، یا بەڕاستی وانەیە کێشەی گەلێکە، کێشەی چەوسانەوەستەمە لە بەرامبەر گەلێک و ئاوارەکردنێتی. چۆن بینی بەڕێزێ؟ ئەگەر کورتەیەک زۆر نابگەڕینەوە بۆ باگراوند، یعنی پاشخانی یا چەند دەیەک پێشتر برێم لە مەسەلەی بڵێن گەڕانەوە بۆ مەسەلەی بڵێن اتفاقی ئەوەی کە پێڵێن نەکبا، ئەو نسکۆیەی کە لە 1948 کە بڵێن دەوڵەتی فەلەستین دابەش کراوە بۆ مەسەلەی برێن ویستیان ئومەم متحیدە بڵێن نەتەوە یەکگرتووەکانیان دەوڵەتە ئیمپریالیستەکان تەقسیمی کەن بۆ لە مابەینی جوولەکە و بڵێن عەرەبەکان، بە کورتەکەی کە پێڵێن نەکبا، بڵێن ئەو نسکۆیە کە لە 1948ەوە سەیری بکەین. هەتا ئێستا مەسەلەی فەلەستین، مەسەلەی قەزی فەلەستین، مەسەلەی گەلێکی چەوساوە و گەلێکی ستەملێکراوە، خاچێکی دابەشکراو لەلایەن کۆڵۆنیالەکانەوە. کە دوای بڵێن حربی عالەمی یەکەم بەریتانیا چۆتە ناوی ئەوانە، کە دوای ئەوەی کە بەریتانیا خۆی چۆتە دەرەوە و تەقسیم بووە و لە ڕێگای بڵێن نەتەوە یەکگرتووەکان و دەوڵەتە زلیهێزەکان بەڕسمی دەوڵەتی ئیسرائیلیان بەڕسمی ناسیوە و بەشی زۆری شێریان داوە بە ئیسرائیل و بەشەکەی تر بۆ بڵێن فەلەستینیەکان، کە فەلەستینیەکان ئەو کاتە ڕازی نەبوون. تاکو ئێستا نەک بە بۆچوونی من ئەوەی کە لە مێژوویە ئەیبینی و ئەوانە بەردەوامە. دا هەندێک کات بڵێن وەکوە شەڕەکە کەمتر شەڕ و پێکدادان دروست بووە و هەندێک کاتی شەڕەکان گەیشتۆتە مەرحلەیەکی زۆر خراپ، هەتا دەوڵەتە عەرەبیەکان بەشداریان کردووە بڵێن لەو شەڕێکەوە مسر و ئوردەن و ئەوانە لە شکستەکانە تایە بوون و بە مەرحەلا گەر بچینە سەری چەندین بڵێن ڕووداوی زۆر گەورە ڕوویداوە لە مابەینی فەلەستین و ئەوانە. بەڵام لە سەروی هەمووی ئەوانە ئەو شتانێک کە من باسم کرد، ئەوەی ئیسرائیل لە 1948 لە نەکبەوە ئەتا ئێستا کە 2021 ئەیکا، یعنی پاکتاوی نەژادیە، پاکتاوی نەژادیە، یعنی بە میلیۆن خەڵکی فەلەستین لە 1948ەوە خەڵکی فەلەستین دەرکراوە، گوندەکانیان وێران کراوە، شارەکانیان
داگیر کراوە خەڵکی جوولەکە لە وڵاتانی تر خەڵکی جوولەکە لە وڵاتانی تر کە و دەوڵەتە نوێی بە ناوی ئیسرائیل زەیۆنیست دایمەزراندووە ئەوانە هێناوێتی بۆ فەلەستین اینجا لە هەندێک دەورانە بڵێن مفاوەزادیان ئۆکاڵی نیگۆشیشن کراوە پرۆسێسی ئۆسلۆ پێشتر دواتر و ئەوانە زۆرتر بۆ ئەوە بووە زیاتر بۆ شکست پێهێنان بووە بە بڵێن خەڵکی فەلەستین و ئەوانە نەک هەتا ئەحزابە سیاسەکانی ئەو کاتە بڵێن بزوتنەوەی ڕزگاری خوازی فەلەستین فتح ڕێبەرایەتیەکردیان نفوزی زیاتر بوو ئێستا لە بەشێکی ئەوەی بزوتنەوەی مقاومەتی فەلەستین ئەوەی کوردکراوەکەی پێ ئەڵێن حەماس لەو بەشەوانە شەڕەکە لەوەیە بەڕێی من شەڕەکە لە مابەینی بڵێن ئیسرائیل و حەماسە نەفتحە هەتا نە لەما بڵێن شەڕێکە لە مابەینی خەڵکی فەلەستین و داگیرکردنی وڵاتێکی داگیرکرا و لەگەڵ دەوڵەتێکی ڕاسیست و ئەپارتایت کە پێ دەڵێن دەوڵەتی ئیسرائیل دەوڵەتێکی زایۆنستەکە خاڵیە لە دەوڵەتی جوولەکەکانیش یعنی ئەگەر تۆ تەماشاکێ لە ئاستی دنیا لە ئاسی ناوخۆشە ئێمە پێمان وانە بێ بڕێن هەموو جوولەکەکان لەگەڵ ئەو دەوڵەتی ئیسرائیل و یا لەگە دەوڵەتە زایۆنستیان وانە بەڵام پێشتریش ئەگەر بین بگەڕێنەوە زارش بگەڕێنەوە سەر پێشتر پێشی بڵێن نەکبەش فەلەستینیەکان و بڵێن عەرەبەکان و موسڵمانەکان و مەسیحیەکان و جوولەکەکان پێکەوە ژیاون کێشە لەوانەیە لە هەر وڵاتێکە کێشە هەبووە لەوێش کێشەیان هەبووە بەڵام ئەو کێشەی کە زایۆنیزم دەوڵەتی ئیسرائیل و بە پشتیوانی کۆلۆنیالیستەکان دەوڵەتە ئیمپریالیستەکانە دروست بووە ئەوەیە کێشەی ڕئیسی بە بۆچوونی من ئەوەی کە پرسیارەکەی تۆ ئەوانە نەگەوە هەتا مشکلەی دەوڵەتی عەرەبی نیە هەتا پێم وان نییە حەماس پێناسەی من بۆ تۆ بۆ هەر هاوڵاتیەکی کوردستان و ئەوانە پێناسەی بۆ حەماس هەر چیەک بێ لە چ ڕوانگە حەماس یا فتح هەڵسەنجێنین ئەوانە شەڕی ئێستا لەوێوە نییە شەڕی ئێستا شەڕی حەماس و دەوڵەتی ئیسرائیل نییە شەڕێکە لە مابەینی خەڵکی فەلەستین و لە مابەینی دەوڵەتی ئیسرائیل ئەنی ئەتوانی بڵێن سەدادەی 15 ئێستا خاچی فەلەستین لەژێر دەشینە لەژێر دەستی بڵێن کۆنتڕۆلی و دەسەڵاتی حەماسەوە ئەوانە ئەوەکەی تر لەژێر دەستی بڵێن بەشێکی لەژێر دەستی بزوتنەوەی فەتحایە بەشێکی زۆرەکەشی لە دەستی دەوڵەتی ئیسرائیلە بەرحاڵ هەر کاتێ و کێشەی دەستی پێکرد ناوێک لە فەتح هەبوو نە ناوێک لە حەماس هەبوو نە هیچ کام لەو ڕێکخراوانەی کە ئێستا دروست بوون یاخود لەو کاتەیە کە منسەن لە پەنجاکان و شەستەکانە دروست بوون و کەوتنە بعضێک کەس ناوی کردەوەکانە نێ تیرۆریست و بعضێک کەس ناوێنێ مقاومەت ینی هەر کارێکیان کرد بێەوەوانە و کاتێک کە ئیسرائیل دروست بوو هیچ کام لەمانە نەبوون و ئەو کاتێکی ئیسرائیل دروست بوو لە بەرامبەر ئەمانە دروست نەبوون شتێکی تری سەرنجڕاکێشیشەیە هاوڕێزار لەبارەی ئیسرائیلەوە کە کەم کەس ڕەنگە سەرنجی دابێتێ ئیسرائیل لە دەستوری خۆیان سنووری خۆی دیاری نەکردووە یعنی ئەم دەوڵەتە بەپێی ئەو دەستورەی کە هەیەی سنوورەکەی دیار نییە لە کوێوە بۆ کوێیە یعنی ئەم دەوڵەتە کیانێکە بۆ تەوەسع و بۆ فراوان بوونەوە بۆ داگیرکردنی زەوی وڵاتانی دەوروبەری دروست بووە و هەتاکو ئێستا خۆی سنوور بۆ خۆی دیاری ناکە ناڵێ من سنوورەکەم ئەوێ لەو شتانەی کە هەیە کە خەڵک نایناسێت و نایبینەوە ئەوانە ئەم کیانەوە ئەم دەوڵەتە یعنی هەتا قبوڵی ئەوە ناکەم مثلا تۆ دەوڵەتێکە چێت دەوڵەتێکی تر داگیرەکە ئەو هاوڵاتیانی ئەو دەوڵەتە یا ئەیکا بە هاوڵاتی خۆی یا ئەوە تاڵێ نەخێر ئەم ناوچانە داگیرکراون و ڕۆژە لە ڕۆژان من ئازادیانەکەم و دەستکاری ناکایتر ئەم ناوچانەکە داگیرکراون خۆ کەسی خۆی و هاوڵاتی خۆی نانە لەوێ بیچێنێت و دای بنێ ئیسرائیل نە ئەمیانەکان نە ئەویان نە ئەوە تا بڵێ وەکو هێزێکی داگیر کرد مەسئولەتێکی دیاریکراوم هەیە و ئەم سەرزەمینە دیاریکراوە ئەمە ئێرەیەوە کەسی تر لێرە دانانی شێو ناژی یا ئەوە تا بڵێ مەسەلەن نەخێر ئەمانە بەشێکن لە وڵاتی من مەسەلەن باشە زەپەی غەربی و قەتاعی غەزە لە بندەسیانە بڵێ باشە ئەم دوو بەشە ئەم دوو پارچە زەویە و ئەوانی کەواتیان ژین بەشێکن لە ئیسرائیل ناسنامەی ئیسرائیلیان بەداتێدا چۆن مامەڵیانەکە و کێشەیەکی ترە بەڵام باسەکە لەسەرەوەیە یعنی حتا وەکو جنوبی ئەفریقیاژنی ینی مەسەن ڕەشپێستەکان لە جنوبی ئەفریقیا هاوڵاتی جنوبی ئەفریقیا بوون
ئەوانەی کە لە بندەسی ئیسرائیلان لە زەفەی غەربی و هەموو ڕۆژێک شێشە و شەڕیانە لەسەر زەویان لەسەر ئینیان لە قتاعی غەزە هەماشە تەمان خەڵک نازانێوانێ لە قتاعی غەزە کۆبوونەتەوە تقریبا لە 160 بلێتین لەو لاجیئانەیە خود لەو کۆچکردوانەی کە لە شوێنەکانی تری ئیسرائیلەوە دەرکراون لەوێ دانراون 70 ساڵە باب و باپیریان لەوێ لەدایک بوونەوەوانە و ئەگەر قتاعی غەزەش بەجێ بێڵن ڕۆژە لە ڕۆژان بچنە دەرەوە ئەسڵان بۆیان نییە بگەڕێنەوە کەسێک لە زەفەی غەربی و بێ بۆ قتاعی غەزە بۆی نییە بگەڕێتەوە بۆ زەفەی غەربی بۆ کەناری ڕۆژاوە لەبەرەوەی تقریبا تەدەڕوج کراوە غەزە ئاخر شوێنە وەلەو مەساحە بچکۆلەیە کە مەساحەیەکی زۆر کەمە بە کیلۆمترۆوانە 2 ملیۆن ئینسانی تیاژی نەکار هەیە نەتعلیم هەیە نەهیچێ ینی مەئساتێک کە لەوێ خوڵقێنراوە شتێکی زۆر سەیر و عەجایبە وە لە ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستی شاهەتا پێشینەی نییە من دواتر ئێمە سەر ئەوەی کە لێکەوتەکانی چی بۆ ئەوانە پاشخانەکانی مەسەلەن لە بیدایەتەوە دەستی پێکە لێکەوتەکانی چ کاریگەریەکی لەسەر ڕۆژهەڵاتی ناوەڕاستداناوە بە بۆ چوونی من بڵێن لەو ڕۆژێکەوە بڵێن دیسا ئەگەرێمەوە سەردابەشکردنەکە لەو ڕۆژەوە تاکوی ئێستا مەسەلەی فەلەستین مەسەلەی شەڕی فەلەستین یا فەلەستین و ئیسرائیل و ئەوانە لێکەوتەکانی پێم وایە بۆتە قەزیەکی نەک بڵێن عەرەبی یا ئیسلامی یا هەتا ڕۆژهەڵاتی ناوەڕاست پێم وایە قەزیەکی جیهانیە یعنی تۆ لە هەر لایەنێکەوە ئەگەر لە جنوبی ئەفریقاوە بڕۆ لە مەندێلاوە بیگرە هەتا ئەگاتە مارتن لوسەر کینگ هەتا ئەگاتە هەر نەفرێک هەتا دەگاتە کوردستان لە قیادەکانی بڵێن بزوتنەوەی ئەوەی لەو بزوتنەوەی حرەکەی بڵێن ناڕەزایەتی لە کوردستانە بۆیان بزوتنەوەی نەتەوایەتی لە کوردستان هەبووە یەکێک لە ناسنامەکانی مووقفی چییە هەڵوێستی چییە یا چۆن دەڕوانێتە مەسەلەی برین فەلەستین و ئیسرائیل مەسەلەی فەلەستین هەتا بەڕێی من لە ئەوە دەرچووە برێن مەسەلەی فەلەستین و ئیسرائیل بێ لە مەسەلەی هەتا دەوڵەتی عەرەبیش دەرچوە ئێستا بڵێن ئەوەندەی متحیدە نەتەوە یەکگرتوەکانیان دەوڵەتە زلهێزەکان لەسەر مەسەلەی فەلەستیندا ئەنیشنە تا دوێنێ و پێرێش کە بڵێن ئەمریکا دیسە ئەوە سێم جارە ڤیتۆ بەکاردێنێ هەتا لەسەر مەسەلەی ئاگربەست یعنی بەس ئاگربەست بکرێت شەڕ ڕاوەستێ ئەمریکا ڕازی نییە بەوە شەڕێکی بڵێن ئەوەیەکی بۆعدێکی جیهانی هەیە بۆعدێکی ڕۆژهەڵاتی ناوەڕاستی هەیە ئەوانە یعنی ئێستا هەتا بڵێن بۆ شۆڕژێڕەکان لە مسر بۆ شۆڕژێڕەکان لە سووریا بۆ شۆڕژێڕە عەرەبەکان غەیرە عەرەبەکان لە عێراقا بڵێن قسەیەکی باو هەیە بەنێوبانکێ ئەڵێن ئەگەر ڕزگاری فەلەستین ڕزگاری فەلەستین و ئەوانە وای لاتوە ئەڵێن لە قاهیرەوە دەست پێ دەکە لە قاهیرەوە دەست پێ دەکە ینی قازیەکە زۆر جیهانیە وەکو خۆش باس کرد ئەو ئەپارتایتی لە ئافریقاش هەبوو ئەوەش وانی ئەوەی لە کوردستانیش هەیە بەو دەرەجەی بەوەی کە تۆ باس کرد کە هیچ حەق و حقوقەکی نییە ناتوانێت یعنی لە ئیسرائیل تایبەتە شازە یا ئەتا ئەو قانونە نەک ئەو قانونانێک کە لە ناوخۆی ئیسرائیلە بێن لە بەرامبەر هاوڵاتی فەلەستینی نەک لە بەرامبەر ئەحزابە سیاسیەکانە جێبەجێ دەکا هەموو قانونە نێونەتەوەیەکانی ئێستا بە UN و غەیرە UN و ئەو یەکێتی ئەوروپاش پێشێل دەکات یعنی هەمووی ئێستاکە ئەو قانونانەش پێشێل دەکات یعنی وەکو بڵێ کەڵگایەک لە من کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئاوا هەتا ئێستا وا غرور تەسەڕف دەکەوانە هیچ سلوورێک ناناسی هەتا ئەو مەوزوعی مەسەلەی بڵێن ئەو پرۆسەی دوو دەوڵەت و پێکێنانی دوو دەوڵەت و ئەوانە چەندە لە شەڕەکە وێران و مەسافی بۆ دێنێ ئەوە دەستە سەر هەر ئەو پرسیارەی قسەکەی تۆ ئەوەندە لە کاتی ئاشتی ئەوەی کە پێی ئەڵێن ئاشتی کە پێم وایە شەڕە ئەوەی لەو ئاشتیە حسار و ئابلوقەی ئابووری و ئابلوقەی سنوور و مەتار و هیچ سنوورێک هەنیە تا دوێنێ پێرێ ئەخیر شتاگە کورتی کەمەوە دوێنێ پێرێ بڵێن لە کاتی کە ئەبزانێ خەڵکێکی زۆر بریندارە بێ و ئەکوژێ لە خەستەخانەکانە یعنی هەموو ڕێ ئەو ڕێگایانەی کە لە خەستەخانەکانە لە غەزەیە ئەچێ هەموو ڕێگاکانی شتۆ بارانەکانە کارەبایان لێ یعنی تۆ ئەگەر ببینی من شتێکی سەیرم بینی لە شۆڕشی میسرە دوای شۆڕشی میسرە دەرکەوت ینی خەڵکی غەزە
خەڵکی غەزە لەوەیەوە بۆ مصر یعنی تونەلیان لێدا بوو یعنی تجارەتی خەڵکی فەلەستین لەژێر عەرزە بوو بە یعنی بە شتێکە هی قەرنی هەژدە و هەڤدەش نییە ئەوەی ئەوان دلیلی ئابلوقەیەکە کە پێم وایە ئەوەی ئیسرائیل دەیکا وێنەی نییە یعنی هیچ تەبەڕورێک لە خەڵکی کورد یا لە خەڵکێکی تر کە بڵێن ئەوە شەڕی دوو دەوڵەتەیان ئەو دوو دەوڵەتەیان ئەو دوو هێزە یەکسانن یعنی قابلی قبول نییە نەگەوەی من و تۆ دەیڵێن هاوڕە شەماڵی لەیان ئازار ئارمان دەیرێەوەوانە ئەوەی لە واقعا هەیە دەوڵەتێکی مۆدێرنی پرچەکی چوارەم دەوڵەت ئەوەی کە پێی ئەڵێن چوارەم دەوڵەت ئەوەی کە ئێستا گوگڵ لێ دەپێت ئەڵێ چوارەم پێنجەم دەوڵەت لە مۆدێرن لە چەکدار لە حەسکەری ئەوانە لە ئیقتصادا هەرچی کۆنتترۆلی ئەوەی هەیە تۆ لەگەر دەوڵەتێکە اقتصادەکەی ئەوە بی لە ژێر عەرزەوە ژێر زەمین تۆ بۆ بڵێ ئیقتصان تۆ بۆ بڵێ ئەوە شەڕی دوو دیرۆ تیرۆریستە چ منطقێکی ڕاست من ئەوە ئەڵێم یعنی بڵێن ئەوە بە من ئەوەی کە بە ئاگاهانە ئیڵێ نەک ئەو ئینسانانی کە بە ئاگاهانە ئەوە بۆچوونیە کە بە قەدەر ساروخەکانی ئیسرائیل و ئەمریکا خەتەرە بۆ سەر خەڵکی میدڵ ئیست و فەلەستین کاتی ئەڵێن ئەو شەڕی مابەینی ئیسرائیل و گروپێکی چەکداری تیرۆریستە یا گروپەکە 5 گروپەوە ئەوانە تۆ یعنی ئەوە کەمکردنەوەی لە بەهای بۆ ئەوەیە کەوا ئەوە یعنی کەمتر نیە لە وەکو پێم وتی لە ساروخەکانی ئیسرائیل کە بە فەلەستینیەکانی وەنێ ئەوانە یعنی مقیاز ناکرێت ناتوانانی بە هیچ جۆرێک ئەو پێوانەیە ئەو بەراوردکاریە ئەو لێکچوونە لە مابەینی ئەوەیە بکەیت دەوڵەتێکی ئاواز دەوڵەتێک نەوەوی هەبێ اینجا ئەگەر لە داهاتوە هاتی لەو پرسیارە بەوەش بڵێن تو ستیت یا دوو دەوڵەتی یەکسان لەوێ دروستکەین دەوڵەتێک ئەوە اقتصادەکەی بی دەوڵەتێک ئەوە ساپۆرتەکەی بی لە ئاستی نێودەوڵەتی هەرچی دەوڵەتی ئیمپریالیستی دنیاە پشتیوانی بکە دەوڵەتێک لە ئاستی بڵێن ئارمیەکەی حەسکەریەکەی هێزە سەربازیەکەی ئەوەی بێ لەگەڵ دەوڵەتێکا بڵێ ئەوە یەکسانن دوو دەوڵەت پێکدێنین دیارەوەی خاکەکەی دیارەوەی کەوا لە نەکبەوە 170 دراوە بە ئیسرائیل 130 دانابوو بۆ بڕێن فەلەستینیەکان اینجا هەر لەو ڕۆژەوە هەلو ڕۆژەوەی کە داجیکە زیاد لە 700,000 دۆ ملیۆنە کەسیان هەر ئەو کاتە دەبێت ئێستا ئەوەی کە پێی دەڵێن پاکتاوی نەژادی 700,000 کەسیان هەر ئەو ساڵە 1948 ئاوارە کردو 700,000 کەس ئێستا چەند ملیۆنە 5 ملیۆنە 6 ملیۆن فەلەستینی ئاوارەن بەڵام لەولاوە هەرکە یعنی من نمونە زۆرە کاتی بەرنامەکەش نازانم چەندە ئێستا من لە هەر با نمونەی کوردستانی خۆمان بینینەوە ئەوەی کە تۆ گوتت کە هاوڵاتی لە غەزە ئێستایان لە بەشەکانی ترە هیچ مافێکی نییە هەر ئەوەی من گەڕەکەکەی تەنیشتە من ئەگە برێم ماڵەکەی تەنیشتە من لە گەڕەکەکەی خۆم لە هەولێردا نازانم بابوو باپیری ڕاستیشی تیا بێ بڵێن جوورەکە بێ ئێستا هەمویان چوون میان کاتێ من هاتوومەتە دەرەوە هاتووم لە ئوسترالیا دەژیم ئەوان وا لە ئیسرائیلن پاسەپۆرتیان هەیە و لەوانەیە 3 ساڵی نەبرد لە ئیسرائیل لە ژین و پاسەپۆرتیان هەیە و حەقی خۆیانە هاتوو چۆ بکەن حەقی خۆیانە بچنە هەر دەوڵەتێک بەڵام فەلەستینیەکان ئەو حەقیان نییە ئەوانە بەراوردەکە فیلیش نییە یعنی بەراورد ناکەی ئەو دووە لە هەموو ڕوویەکە هەر بۆ وێشتەکە ڕوون بێتوانە لە بەرچاوەزانم خۆ طبعا ئێستا قەمع و ئرهاب و سەرکوتێکە لەسەر خەڵکی کوردستان کراوە کەم نییە بەڕاستیە مچیمان بارانمان بینیوە قەتڵ و عاممان بینیوە ینی ئەمە مەسەلەکە باسەکە لەسەر مقایسە نییە ئێمە لە هینانین لە ڕۆژی پێشبڕچێەوە نین چێ مەساتێکی قورسترە ئەوانە ئەوە نییە ئێمەش مەساتمان بینی و خەڵکی کوردستانیش هەمیشە ستەم لێکراوە بۆ خەڵکی کوردستانیش هەمیشە دەرگیری جەنگ و پاکتاوکردن و ئەو شتانە بووە بەڵام تۆ بێنەر بەرچاوت مەسەرەن تۆ نەک تەنها لە شاری کەرکووکە لە شاری سلێمانیا لە شاری هەولێرە لە پەسا مەسەرەن خەڵک بێنن بۆ نمونە هەر لەو لا سلێمانیەوە مەسەرەن لای ئەو شوێنێسە پێوتێ معسکەر سەلام لەوێ مستەوتەنەیەک دابنێن بڵێن ئەمە عەرەب زمانەکانن ئیتر هاتوون لەکوێ هاتوون نەک لە جنوبی عێراق وەڵا لە بۆ نمونە لە مۆریتانیا هێناومانن مەسەلا ئاوا بێنە بەرچاوت لە مۆریتانیا هێناومانن وەڵا ئیتر ئەمانە وەختی خۆی زوو لە کتێبەکەیەمەیان نووسراوە کە ئەم شاری سلێمانی هی ئەوان بووە
دەی باشە لەوێ دایانەنین ئێچیان لەکەین پرچەشیانەکەین چەکیانە دەینێ باشە تۆ لە شاری سلێمانیە مەمنوع حتا مەسەرەن چەقۆیەکی هینیشە پێ بێت تۆزە تیژیشە پێ بێ باشە ئەوان لەوێ مسلحن بە ئەنواع ئەشکال ئەسلیحە جێژدانراوە بۆ پارێزگاریکردنیان ناوە ناوەش دێن لە مەسەرەن باخێکت هەیە لە شاری سلێمانی شتێکت هەیەوانە ئەڕۆن باخەکە دەسووتێنن دارەکە زەیتونەکان تەڵەکێشن ماڵەکەت ئەگەر دروستت کردوێ مەسەن کەپرێکە دروست کرد بێ ئەی ڕوخێر نەڵین ئیجازەت نییە ئەی باشە ئەوان هاوڵاتی عێراقن تۆ چیت تۆ هاوڵاتی عێراق نیت ئەی تۆ چیت ئەم شوێنێکی لە بندەسی عێراقای بۆ نمونە باشە تۆ مەسەرەن لە شاری سلێمانی وەزعی ئاوایە ئەگەر بچی بۆ هەولێر یا ئەگەر بچی بۆ هەڵەبجە بۆ نمونە هەڵەبجە ئەو شوێنەیەکی تر آخر شوێنە ئەگەر تۆ بچی بۆ وێتر بۆ نییە بیتەوە بۆ سلێمانی ئەگەر لە هەولێرەوە هاتی بۆ سلێمانی بۆ نییە بچیتەوە بۆ هەولێر مەسەڵ هەولێر کەوتۆتە بندەسی عێراقەوە یعنی بێنە بەر چاو تۆ لە وەزعێکی ئاوا ئەژی اینجا سەرباریەوە هەر کاتێکیش پەلامارێکتدا شتێکتدا و ئەوانە مزاهرەیەکت کردو ئەوانەوە جێش لەسەرەوەیە بە فیشک و ئەنوا و ئەشکال فیشک و ئەوانە گرتن و دەستگیریکردن بۆ ماوەی 20 ساڵ حکومدان و زیندانیکردن بەڵێ ڕاستی حکمی ئەعدام نییە بەڵام تۆ زیندانیکردنی کەسێک 20 ساڵ و پاکسازی زیندان شتێکی زۆر تاچیە بەڵام پاکسازی نەژادی کرد بە میلیۆنیان دەرەکەن لە وڵاتە دقیقاً جان ناوە ناوە مەسەلەن مەجموعە گەڕەکە لەنەم گەڕەکە بە بڕوابارکە ئەمە سەوەکە لە شێخ جەڕاح ڕوویاوە بڕوابار بۆ چۆ بارکە کاکە ئێ خۆیەوە مواطنی ئێرە نین یعنی ئەوانی لە قودسان ئەوانی لەوانەیە باوک و باپیری 400 ساڵە لەوێ بوون و ئەوانە ئێستا ئیقامەیان هەیە قامە ئەزانی ئەوە کەڵک نایزانی ئیقامەیان هەیە لەوێ یعنی مەسەلەن ئەوەی کە مەسەن کاغەزێکیان هەیە بۆیان هەیە لەوێ بن ئایا هاوڵاتی ئەو هینن هاوڵاتی ئەو شوێنە نە ئیقامەیان هەیە لە قودسە ئەگەر چوونە دەرەوە ناتوان بێنەوە کەسێکیان زەواج هاڕۆشەما ببوورە قسەکەت بڕم بۆ هەر بۆ ئەو قسانی تۆ لەو شێخ جەڕاح بەشێکی زۆری بۆ هەر بۆ برێنبینەرانی کورد زمان کوردن شێخ جەڕاح بەشێکی کوردن نازان بە لە چ کات و زمانێکە چوونە تا ئەوێ لە زمانی سەلاحەدینی ئەیوبیە دواترەوەوانە ئێستا کوڕێکیان ئەمن ئەوەی کە لە تەلەڤیزیۆن و ئەوانە بینیمە لە CNN لە زۆرترین چەناڵەکانە مقابلەی کردووە کە گیراوە خوشکەکەشی خۆی و خوشکەکەی کە چالاکوانە محەممەد ئەلکوردی یعنی ئەو خەڵکی ئەوەیە شێخ جەڕاحەوە ئەوانە چەند جار گرتویانە ئەوان نایڵم بڕاتەوە ماڕەکەی خیرەن ئێستا مقابلەیەکی کرد لەگەڵ دیموکراسی ناو دەزانی ئەوەی ئەمریکاوانە دیالە یعنی ئەو بۆ خۆی کچێکە لە چالاکوانەکان لە بڕیاری ئەوەی ئەگە غەڵەت نە بە بڕیاری بڕێن اتفاقی مابینی فەلەستین و ئیسرائیل لە 1967 بڕێن قودس نیوە بە نیوە بێ ئەو مزگەوتەکە و ئەوەی شێخ جەڕاح ئەو گەڕەکانە و سەبەبانە بەر ینی بە قانونی بەبەر فەلەستینیەکان کەوتون کە حەقیان هەیە لێرە بژین ئێستا هەر ئەبارە بەو قانونی خۆیان بەو دەستوری خۆیان ئێستا حەقیان نییە بڕۆن لەوێ بژین و ئەوانە ئەبێ بڕۆن بەوانە ناخۆی پاکتە دلیلەکە چییە دلیلەکە ئەوەیە ئەبێ خەڵکەکەەوە تێبگا پاکسازیەکە ئەوە نییە لە 1940 ڕوویداوە لە 1940 هەتا 2021 بەردەوامە یعنی لە ئەخیرەکەی ئەوەیە کە تۆ نابێ لەوێ بمێنەی کە تۆ نەحەقت نییە لە وڵاتە بمێنەی ئەوان ئەوە ئەگەر حتمان بۆی بچێتە سەر ئەوە ئێمە قسەیەک ناکەین کە هەموو شتێک بۆ ئیسرائیل چێتە سەر و ئەوانە دیارە حرەک برێن وەزعیەتی بزوتنەوەی شۆڕش ژێرانە بزوتنەوەی ناڕزایەتی نەک لە فەلەستینەوە لە مصر ئەگەر بینە سەری لە پرسیاری کاگەر ڕێگە بوو کاتە بووە حتما لە شۆڕشی مصر بینە هەر دەوڵەتی ئیسرائیل نییە گەندەڵە و دیکتاتۆرەوەنە دەوڵەتەکانی میدڵ ئیستیش هەمویان ئەو کێشەیانێ ئێمە بە خۆمان قوربانی من و تۆش گەنجێتیمان کاری سیاسیمان لە هەشتاکە ئەوە من ئیجازەم دەی ئازادبار ئەمە لە باسی لێکەوتەکانی دروستبوونی دەوڵەتی ئیسرائیل و ئەو کاریگەریانی کە دایناوە لەسەر ناوچەکە بە تایبەتی و لەسەر خودی کۆمەلگای ئیسرائیلیش بەڕاستی لەو بەشەیە باسی بکەین من لێرا پێم خۆشە ناوبڕێکی کورد وەرگرم و پاش ناوبڕێکی کورد بگەڕینەوە لای بینەرانمان بۆ باسکردن لەسەر لێکەوتەکانی دروستبوونی ئیسرائیل و کێشەی فەڵەستین لە خۆرهەڵاتی ناوەڕاستدا بە تایبەتی ئازیزان و خۆشەویستان بینەرانی بەرنامەی دیالۆگی هیوا لەگەڵمان بن پاش ناوبڕێکی کوردینەوە لاتان بیرتان نەچێ بۆتان نەکرێ ئەم کەناڵە سەبسکرایب بکەن
و لە فەیسبوکەکانی خۆتان و لە کەناڵەکانی خۆتانەوە شەیری بکەن بە زۆرترین لە هاوڕێیانتان و دۆستانتان بەم کەناڵە ئاشنا بن. لەگەڵمان بن بەڕۆن کەمی پاش ناوبڕێکی کەم ئەگەڕینەوە خزمەت. عزیزان و خۆشەویستان گەڕاینە وڵاتان بۆ پێشکەشکردنی بەشێکی تری ئەم گفتوگۆیە بە پێزەمان لەگەڵ هاوڕێ ئازادارمان. ئازاد من پێم خۆشە بچینە سەر ئەم بابەتە کە لێکەوتەکانی ئەم کێشەیە چی بۆ، ینی لێکەوتەکانی دروستبوونی ئیسرائیل، لێکەوتەکانی ئەو ممارەساتانەی کە ئیسرائیل لە بەرامبەر فەڵەستینەکان کردوێتی لە مەسەلەن حەودەی ڕابردووە، لێکەوتەکانی لەسەر خودی ناوخۆی ئیسرائیل، لەسەر کۆمەڵگاکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەگشتی تۆ چۆنی ئەبین، لەسەر فەرهەنگی ئێمە، لەسەر بیرکردنەوەی سیاسی ئێمە چۆن ئەبینی ئەمە؟ من پێشەوەی ببورن پێشەوەی بچمە سەر وەڵامی ئەو پرسیارە هاوڕێ شەماڵ، ئەوە بڵێم بۆ بینەرانی کەناڵەکەتان، کەناڵی هیواوانە، ئەو قسە و باسی ئەو گفتوگۆی من و بڵێن هاوڕێ شەماڵ لە کەناڵی هیوایە ئەیکەینەوەە شتێک نییە ئەکادیمی بێ ئێمە لە کتێبەکانە یان لەو مێژوەی کە هەیە ئێمە هاتبین لەو مێژوە دەرمان هێنابێ بەشێکی ئەوانە دروست نادروست قسەی لەسەر بکەین. ئەوەی ئێمە ئەیکەین ئێمە بۆ خۆشمان قوربانی ئەو سیاسەتین کە پرسیارەکەی هاوڕێ شەماڵیش کە من دێمە سەری باسی کەمەوانە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە. ئێمە چالاکوانی لە هەشتاکانە، چالاکوانی چەپ، چالاکوانی بڵێن هەتا جی ڕژێمی بەعز بووینە لەوێ. ئەزانین بڵێن لێکچوونەکانی ڕژێمی بەعز لە عێراقا یا هەتا ڕژێمی جمهوری ئیسلامی لە ئێرانە یا ڕژێمی شۆڤینیزمی تورکیا، سووریا، هەموو منتیقەکە لەوەیە. ئێمە لەو ڕوانگەی وەکو شاهدێک لەوێ کە 2 دەیە 3 دەیە لەوێ کار و چالاکیمان کردووە لە هەشتاکانە ئەوانە لە 90ەکانە تا 2000 دواتریش کە هاتینێتە دەرەوە ئەوانە پەیوەندێکی بەردەواممان هەبووە هەم لەگەڵ ڕۆژهەڵاتی ناوەڕاستە و هەم لەگەڵ لە وڵاتانەی کە تایە دەژینەوەوانە. یانی مەبەستمەوەی بڵێم ئێمە شاهدێکی واقعی نەک مێژونووس نەک وەکو ئەکادیمی قسە لەسەر ئەو باسە بکەین، ئەکادیمی ئەوەکانی تر بە زۆرێکی تر باس لەو مەسائلانە دەکەنەوەە. ئەوەی لە ئیسرائیلەوەی کە تۆ باسیەکەیوانە کە 7 دەیە لە ئیسرائیلە، من هەست دەکەم یعنی برای خوێنینی هەیە ئیسرائیل لەوێ، برای خوێنینەکەی
دەوڵەتە یەک لە دوای یەکەکانی حکوومەتێک لە دوای یەکەکانی برێن دەوڵەتی ئەگەر باسی کەم دەوڵەتی تورکیایە ئەگەر بینە سەر داسی دەوڵەتی تورکیا ئەوانە ئێمە خۆم و خۆشت لە ساڵی نەوەتەکان لە کۆتایی نەوەتەکانیان نەوەی نەوەتەکان لەوێ بووین ینی ساڵێک دو ساڵ لە ئەنقەرە جیالەوەی کە ئێمە لە نزیکەوە ئەزانین بڵێن خەڵکی کوردستان خەڵکی کورد چۆن ئەچەوسێتەوە بەدەست بێت دەوڵەتی شۆڤینیزمی یا دیکتاتۆری یا هەر ناوێکی تری لێ ئەنەی تورکیایە یا لە عێراقا ئەمان بینی چ مافێکمانێت ئەم ئەزانین ئەگەر لە فەلەستین 2000 خان و ماڵ ئەڕوخێنن ئەرزانین لە بەرامبەرەکەیە لە تورکیا 4000 گوندی وێران کردووە ئەزانین ئەگەر لە فەلەستین حەقی زمان و ئیشکردن و هاوڵاتی بوون وەکو یەکدیە لە کوردستانی تورکیا و کوردستانی باکووران لە عێراقا بە هەمان شێوە هیچ مافێکی نیە هەتا ئێستاش ینی کوردەکان خەڵکی کوردستان لە کوردستان مافیانی حەقیان نییە ناوی شارەکانی خۆیان بە کوردیەکەی بڵێن لە ئێرانە ینی نمونە زۆرە نابچینە سەرەوەختە ینی لێکسوون زۆر هەیە یعنی ئێستا هەستەکەی دەوڵەتی تورکیا لە شکلە یا دەوڵەتی ئێران یا دەوڵەتی عێراقا ژایەتی خۆی نیشانەدا لەگەڵ ئیسرائیل یان لە ڕووی ئایدۆلۆژیەوە بڵێن ئەویان ئەڵێ سەر بە دینی ئیسلامە و ئیسلامیە ئەویان سەر بە مەذهب یا دینی یەهودیە یا جوولەکەیە بەڵام ئەگەر تەماشایانکەی لە ناوەڕۆکەکە زۆر شتی هاوبەشیانەیە زۆر شتیە هاوبەشەکان لە پراکتیکی شایە لە پراکتیک شایە ئێستا کەسێ بچێ گەریلەیەک بچێ ڕۆژنامە نووسێک لە ئوسترالیاوە لە سویدەوە بڕوە بڵێن بەراوردکاری بکە لە مابینی پارتەکانی کوردستانە لەگەڵ ئیسرائیلە زۆر شتی هاوبەشە بێنێ یعنی هەتا شتی هاوبەش کەلتوری هاوبەش لەو چەندەیە هەتا لە ناو خەڵکی کوردستان و لە مابینی فەلەستینێ یعنی چ دلیل هەیە کە ئاڵین فەلەستینیەکان و کوردەکان بران لە شعرەکانی شاعرانی عەرەب لە شعرەکانی شاعرانی کورد نووسەرانی کورد سیاسیەکانی کوردە ڕەنجی داوەتەوە تۆ ئەگەر سەیری بکەی تەواوی حرەکەی کوردی حرەکەی قەومی کوردی یان حرەکەی چەپی کوردی سۆشیالیستی کوردی چەپی کوردی لە هەفتاکان کۆمەڵی ڕەنزدەران پێش کۆمەڵی ڕەنزدەرانەوەنە هەمویان ئیلهامیان لە حرەکەی فەلەستینی وەرگرتووە هەتا کۆمەڵی ئێران هەتا پەکەکە لە هەشت ینی مجموعەیە خەڵکی شەهید بووە مجموعەیە یەکەم موجبەی تەدریب و بڵێن کاری سیاسی کردن کاری عسکریان لەگەڵ فەلەستینیەکان بۆ ینی مێژوویەک فەلەستینیەکان ئەوانە بەیەکەوە گرێدا دیارە مێژووی هاوبەشە مێژوویەکیش دەوڵەتە دیکتاتۆرەکان بەیەکەوە گرێدەدا کە مێژوویەکی هاوبەشیان قسەی جەلال تاڵەبانی بیرکەوتە طبعاً هەر مجاملاتەوە هینە بەڵام مەبەستم هۆیەکەوە بە هینی خۆی بە عیباراتی خۆی ڕیتوریکی خۆی دەنێک جار شتێکەوت کە ڕاست نەبوو ینی بەڵام مەبەستم وەیە کە حقیقەتی تایە ئەم قسەیان ینی ئەم قسەیان ڕاستە لیان پرسی بوو جارێکیانوتی بێتانە ئیسرائیلێکی تر لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە دروستکەوتی ئێمە ئیسرائیلیشی ترین ئێمە فەلەستینێکی ترین ینی مەبەستم وەی تەشبیهەکە ئاوایە ئێمە کەرکوچیان مشابه کرد بوو بە جەلال تاڵەبانی بە قودسی کوردستان دقیقاً ینی تۆ ئەو تەشابوهە ئەم ئەنالۆگیە کە تۆ تێ لەگەڵ فەلەستینە نیشانی دێ ئەمە خۆی اعترافکردنە بەوەی کە لە زاکیرەی مێژووی ئێمەیە لە فەرهەنگی سیاسی ئێمەیە ئێمە زۆرتر لە فەلەستین چوین تا ئەوەی کە لە ئیسرائیل بچین و ئەمە حقیقەتە ئەمە حقیقەتی خەڵکی کوردستانە و ئەمە حقیقەتی مەساتێکە کە ئێمە تیاژی بڵێ ئەوە بەسینەوە بە ئێستاشە ینی ئەوە مێژووی ئێمە و فەلەستینیەکانە ئەوە مێژووی دەوڵەتە دیکتاتۆرەکانە ئێستا من بەشێکی باس کرد بەسەوانەیە کە کوردستانی بەسەدا بەش کراوە تۆ تەماشای مسر کە تەماشای ینی نزیکایەتی مسر لەگەڵ ئیسرائیلە ئەو غەدرەی کە مسر لە خەڵکی فەلەستینی کردووە ئەوەی ئوردن لە خەڵکی فەلەستینی کردووە و نزیکاتی بووە لەگە دەوڵەتی ئیسرائیلە بەڵام لە کاتێکە کە پێویستیان بە خەڵکی فەلەستینە وای نمونە ئێستا جمهوری ئیسلامی کە لە ئەزمەیەکی گەورەیە دەوڵەتی ئۆردوغان کە لە ئەزمەیەکی گەورەیە ئەوێ هەتا ئیسرائیل بۆ خۆی کە بڵێن لە بنیامین نەتەنیاهو کە لە 2005ەوە لە دەسەڵاتیە کە ئێستا لە ئەزمەیەکیەوەیە ئەگەڕێتەوە ئەحساساتی قەومی ئەحساساتی خەڵکی بڵێن جوولەکە بزوێنێ تورکیا و ئێران و عێراق و ئەو دەوڵەتانەش ئەیانەوەی ئەحساساتی حتا حیزبە ئیسلامیەکانیش ئەیانەوەی ئەحساساتی بڵێن ئینتیمای موسڵمان بوون بزوێنن لەگەڵ فەلەستینە بەڵام هەست دەکەی لە عەمەلا لە پراکتیکە ئەوان زۆرتر لەگەڵ ئیسرائیلە لێکەچن یعنی برای خوێنی ئیسرائیلن لەوەی لەگەڵ برای خوێنی فەلەستینیەکان بن چەساوەکان بن مخابن من ناڵێم هەمووی خەڵکی کوردستان ئەوەی ئێستا ئەو مێژووی کە ساڵانی 70 و 60ەکان و 50ەکان و هەتا لە سەرەتای
بڵێن سەدەی 20ەما کە ئەو خەباتە هاوکۆیی هەبووە لە مابینی فەلەستینیەکان و هەموو بەشەکانی کوردستان هێستا خەڵکانێک هێنا بە تایبەتی دوای هاتنی ئەمریکا بۆ ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و دوای جەنجی خەلیجە ئەیانەوێ وەکوڵێ تێنە ڕاون سوورانەوەیەک بکەن ئەو خەڵکی کە منفعەتی لەگەڵ سیاسەتی ئەمریکایان ئەوەیە کە ئێستا بارزانی و تاڵەبانی لە پەنای چەتری بڵێن ئەمریکا ئەیانەوێ ئەو سەرۆت و سامان و دزی و گەندەڵی بەدەستیان هێناوە تەبلیغاتێک بکەن میدیا ژەهراویەکانیان بەکاربێنن کە ئیسرائیلەکان وان و فەلەستینیەکان لە ئەنگری ئێمەنین و یارمەتی ئێمەیان نەداوە و یعنی هەزاران نمونە ئێستا کاتەوە بڵێ ئیسرائیل مەسەلەن یەکەمین هاوکاری تورکیانەوە بۆ گرتنی وەجالان هەتا ئێستا هەتاکو چەند ساڵ لەمەوە بەریش ئیسرائیل نەبوو ڕەسەدەکانی هینە کرد ئەدا بە تورکیا بۆ قەسفکردنی قەندیل و بۆ ئەوانە وەکو بڵێ ئەمانە لە کردەوەکانی ئیسرائیل نەبوو تەعاونە ئیستیخباراتی بینی تورکیا و ئیسرائیل هەمیشە بەشێک نەبووە لە کێشە گەورەکانی جوڵانەوەی ئازادی خوازانە و بڵێن جوڵانەوەی چەکداری لانی کەم لە تورکیایە یعنی ئەمە شتێکە واقعەکە و حقایقێکە لەسەر ئەرز مەوجودە وەکو بڵێ ئیسرائیل نەبووە کە هەمیشە و دایم گفتی داوە باش ینی هەتاکو لە ڕیفراندۆمەکە ینی دقیقەن ئەوەی کە بەسەر مەسعود بەرزانی هاوفێڵێکی ئیسرائیلەکان هەر خەڵەتانیان کابرای هینانێنە لە فەڕەنساوە ئەمریکا بینی خۆیانە عەرابی خۆیانە لە فەڕەنساوە هێنان فویان تێکرد و پەمپیان ناو ئینە کردووە تاکو ڕیفراندۆمەکەیان پێکردوایان وتیان ئێمە قسمان کردووە لەگەڵ ترامپ تەئید دەکات و ئەوانە و مەسەلەکە کۆتایی پێدێتوانە و کارە بکەوانە کردیشی و ئەڵێ بەسەرهات کە بەسەری هات و ئەوەش کە بینین کە لە دوای ڕیفراندۆمۆچی بە وەزعی خەڵکی ناوچە بڵێن بندەستەکانی عێراقکە لەو ناوچە کوردنشینانەی کە کەوتۆتە بندەسی حکوومەتی مرکزی عێراق و ئەوە حاڵەیەکە بەسەریان بڵێ هاوڕێشەماڵ ئەوەی ئێستا ئەگەر ئەوەی لێکچوونەکان یان نزیکاتیەکان یان هەوپەیمانیەکان یان یعنی نزیکترین لە برایەتیەکان لەگەڵ فەلەستین و کوردستان هەموو بەشەکانی کوردستان من پێم وانێ ئێمە هەر لەو ئینتەرویۆ لەو مقابلەیە لەو چاوپێکەوتنە بتوانین بەشێکی زۆر کەمیشی باسکەین بەڵام ئەو مێژووە بە کتێبە یعنی ئەو مێژووە هەتا لە مابینی شاعرانی کورد و شاعرانی کوردستان و غیرە کوردەکانی شەوانەی لە کوردستانە ژینوانە لەگەڵ فەلەستینیەکان یعنی زۆرە لە گۆرانەوە پێشگۆرانەوە یعنی بەڵام نمونەی زۆر دیار یعنی کاتێکە کۆمەڵی ڕەنزەران ڕێکخراوێکی مارکسیستیە کە لەژێر دەسەڵاتی کە کەشفە بن ئاشکرا ئەبن بڕۆن کوردستان بەجێ بێڵن و پەناگەیەک ببینەوە بۆ ئەوەی سەیف بن خاڵۆشاها بە هاوڕێکانی یەکێک لە مؤسسانی دامەزرێنانی کۆمەڵەنە هەموو شتێکیان تەرتیب کردووە کە بڕۆن بچن بۆ فەلەستین بڕۆن بچن بۆلۆی بزوتنەوەی ئەو ڕێکخراوی بزوتنەوەی ڕزگاری بەخشنا ڕزگاری بەخشی گەلی فەڵەستین شەفێت منیر و ئەوانە یعنی بڕۆن بۆ لای ئەوانە یعنی هەتا بڵێن پەکەکە کە دەستی بە خەباتی چەکداری کردووە کە گەورەترین هێزی حەسکەریە ئەمڕۆ لە منتیقەکە پەکەکە لەوێ لە بیقاع و لە لوبنان و لەگەڵ فەلەستینیەکانە بوو ینی لە شەڕێکا لەگەڵ بەرامبەر ئیسرائیلە چواردە شەهیدیە یعنی ئەگەر تۆ تەمەشا بکەی یعنی هەتا جەلال تاڵەبانیە چێتی و نوستیمانی کوردستان وانە لە سووریا لەوێەوە دروست بووانە تاریخێکەیە ئێستا بەشێک لە ناسیۆنالیستی کورد ناسیۆنالیستی ژنا بەشێک لەوانەی کەوا 30 ساڵە قۆرخی دەسەڵاتی کوردیان کردووە بە تایبەتی پارتی وێچێتی ئەیانەوێ ئەوان ئەو دووبارێکەوە ئەو ژەهرە بڕێژن لە مابینی بۆ ئەوەی ئێمە بە تەنیا جێبێڵن کوردستان نابێت تەنیا بێ کوردستان هەم حرەکەیە چۆن فەلەستینیەکان ئەمڕۆ خاوەنی هاوپشتێکی جیهانین ئەوە گەورەترین هێزە زۆر گەورەترە لەو هێزەی حەما زۆر گەورەتر لە هێزی بڵێن ئەزمموی ڕۆژاوا نیشانیدا ئەزمموی ڕۆژاوا بەستم ئەزممویە نیشانیدا پشت ئەو پشتیوانی نێودەوڵەتێت چنێک گرنگ و مهمە یعنی ئەو ڕێکخراوەی کە لەوێ دەسەڵاتی بەدەستەوەی لە هاوساکە یا بڵێن دەستە خوشکەکەی هێشتا لە لیستی تیرۆری ئەوروپایە هێشتا لە لیستی تیرۆری ئەمریکایە بەڵام لەگەڵ ئەوەشە ئەو ژێرەوڵەتیە ئەو وەزعەتێک کە لەوێ دروست بوو و ئەو نموزەجە جوانی کە پێشکەشکرا لەوێ کاریشی کردوانە هیچ ئەمریکا و ئەوروپا و ئەوانە تا ئەخیریش نان ئەویست بەڕاستی پشتیوانی لە جوڵانەوەی بکەن ریگە ڕابوون کە داعش چی لێکا لێ بکوانە بەڵام لە شوێنێکە ناچار بوونی تر
ناچار بوون لە دەستیان شکا مەجبور بن بڕۆن پشتیوانی بکەن و لە پشتی بوەستن. ئەمە ئەو نموزەجەیە کە بێ لە کوردستانە خۆی نیشانبا، نموزەجێکە عەرەب و تورکمان و مەسیحی و مسلمان و غیرە مسلمان و هەمووانە توانێت کۆ بکاتەوە لە دەرەوەی ناسنامە ئیتنیکەکان، لە دەرەوەی ناسنامە میلیەکان، لە دەرەوەی ناسنامە ئاینەکان ئەتوانێت خەڵک پێکەوە هەربە. ئەمە ئەو نموزەجەیە کە ئێمە ئەتوانین لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە بەرەو پێشی بەرین و ئەمە ئەو نموزەجەیە کە بەڕاستی خەڵکی کوردستان بەسەرکەوتن ئەگەینەوە. لەم نموزەجەیە ئیکراکردن و بەدناوکردن و شەڕکردن و بڵێن ناسزاوتن بە فەڵەستینیەکان و هاوکاریکردنی ئیسرائیل بەڕاستی جێگەی نابێتەوە. بەڕاستی ئەمە ببوورە خاڵێک کەمەوێ ئیشارەی پێ بکەم لە بیرم نەچێوانە کەوەی کە لەسەر باسەکەمانە، ینی ئێستا احساساتێک هەیە، یعنی ئایانەوێ برێن مەسەلەی کورد و فەلەستیناوات قەڵەشتێک یا دروست بکەن یا ئەو تاریخە سۆلیدارەتی ئەو هاوپشتیە هەمووی لا بەرن بە احساساتی ئەوەی کە ئیسلامیەکان ڕەوتە ئیسلامیەکان ینی بۆ هەر سۆشیالیستێک بۆ هەر ئازادی خوازێکی کوردستان یعنی نابێ ئەوە ڕێگا بدا هەرچی سەپۆرت و سۆلیدارەتی هاوپشتی هەیە بیدەی بە ڕەوتە ئیسلامیەکان قازانچی لێ بکەن. ئەو سۆلیدارەتی و هاوپشتیەیە هی خەڵکی کوردستانە، نەک ئەو بیدەی بە هێزێکی ئیسلامی بڵێ ئەوە بڵێن یەکگرتووی ئیسلامیە، ئەوە هی کۆمەڵی دادگەریە، ئەوە هی فرانەکەس نا، ئەوە بە پێش ئەوەی ئەوان ئەمڕۆ لە سەیری بکەی ئەمڕۆ سەیری بکەی هێزە ئیسلامیەکان هەتا نەک لە کوردستانی عێراق و لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەقەلیەتێکن کە دیفاع لە مەسەلەی فەلەستینەکەن. ئەمڕۆ هێزە چەپ و سۆشیالیستەکان لە هەموو لە ئوسترالیاوە تا لای ئێوە ئەوروپا تا ئەفریقا تا هەر وڵاتێک سۆشیالیستەکانە هاوپشتی لەگەڵ خەڵکی فەلەستینە ئەبێ لە کوردستانی شوابێ بە ئاشکرا نەیکەین بە خواردنێکی چەور بیدەین بەدەست هێزە ئیسلامیەکان یان هێزێکی کە ئەحساسات و سۆزی ئیسلامی بڵێن ئەوەیە. من لەگەڵ ئەوە نیم، هەزاران و ملیۆنان خەڵکی مسلمانی نۆرمالیش هەیە سۆزی هەیە بۆ خەڵکی فەلەستین حەقی خۆیەتی، بەڵام ئەو حرەکەتەی کە ئێمە دەستمان تێ کە ئێمە بەوە ناسراوین حرەکەتێکی جیهانین، ئێمە وەکو خۆت گوتت ناسنامەی قەومی ناسنامەی دینی ناسنامەی ئێمە نیە، ئێمە ناسنامەیەکی سەروی ئەوانەمانەیە ئەبێ ئەمە ئەوە پەرە پێ بدەین لە سەدەی 21ەمە. ئەگەر لە سەدەی 20ەم ئێمە ئەو کارەمان کردوێ لە کوردستان حتمما ئەبێ زۆر بە گڕوتینتر لە سەدەی 21ەمە ئەو کارە بکەینەوە. ڕاستە من ئەم بەشە بە سەرنجێک کۆتایی بێنم لەسەر لێکەوتەکانی دروستبوونی ئیسرائیل لە ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە. بەڕاستی ئەگەر بڕۆی بۆ مێژووی جوڵانەوەی ئەتا ناسیۆنالیستی عەرەبی و کوردی و تورکی و لە ئێرانیش بگەڕێیتەوە، جوڵانەوەی ناسیۆنالیستی بەر لە دروستبوونی ئیسرائیل جوڵانەوەیکی زۆر ئەلمانی تر بوو لە دوای ئەوە. ئیسرائیل بە پێکهاتنی وەکو کیانێکی بەم جۆرە کە ناسنامەی دینی تێکەڵ بە ناسنامەی ئاینی کردو بەڕاستی تۆزە نموزەژێکی فەریدە لە قەومیەت و لە دەوڵەتی قەومی ئەوانە، چونکە شتی وانە لە دنیای مەسەلەن دەوڵەت دروستە بێت لەسەر ئەساسی مەسەلەن هەیە لە هەندێک جێگای مەسەلەن پاکستان لەسەر ئەساسی ئیسلامەتی دروست بووە، بۆ نمونە لە جومرەکانی بەڵقان ئەمەیان ئارتۆدۆکسە و ئەوەیان بڵین کاسۆلیکە و ئەوی تریان موسڵمانە و ئەمانەمانە بوون، ئەمانە هەن. بەڵام لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە لەم جێگایەیە بەڕاستی ئیسرائیل یەکەمین نمونەی ناسیۆنالیزمێک بووە کە بە ئاین گۆشکراوە، ینی خۆی دروستکردنی نەتەوە سەنعاتێکی زۆر پیسە، جاوەرە بە دینیش بیکەی بە ئاینیش بیکەیت، توانێت هەر زۆر شتێکی عاجباتی تر دەرەچێ ئەوانە. ئەمە کاریگەری لەسەر ئەوە دانا بەڕاستی ئەم تەسەڕوفاتانەوە ئەو هەڵس و کەوتانە کە ئیسرائیل لە ماوەی چەند دەیەیە کردوێتی زەمینەیەکی ساز کردووە کە ئاسایی بێتر خەڵک بردومانکەی، ئاسایی بێ خەڵک لە شوێنی خۆی هەڵکەنی، ئاسایی بێ پاکتاوکردنی ڕەگەزی بکەی. ئەسەن ناسیۆنالیستێکی عەرەب لە عێراقا لە بەرامبەر دنیاە پێڵێ کە ئەمە کارێکی دژە ئینسانی دژی مافی مرۆڤەوەوانە لە جارە بڕۆ لەگەڵ ئیسرائیل قسە بکە. ئیسرائیل لە 48ەوە 700,000 خەڵکی دەربەردەر کردووە لە جێکانی خۆی هەر ناڵێن فەلەستین ببینەوە، بۆ منە لە عێراقا و کارە بکەم. تورکیا عینەن هەمان شتەڵێ، ئێران هەمان شتەڵێ، لە باسی چی ڕۆژ مافی مرۆڤەکەن و ئەوانە بڕۆن جارە لەگەڵ ئیسرائیل ڕەبیبەکەی دەستی خۆتان، ڕۆڵەکەی گۆشکراوی دەستی خۆتان لەگەڵ ئەوە مەسەلەی مافی مرۆڤێک لای بکەن و جاورن لەگەڵ ناباسی بکەم. بەسمەوەیە بوونی ئیسرائیل بۆ هەر ئازادی خوازێک کێشەیە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە بەو نموزەجێ کە داوێت. یەکیشی تر لە لێکەوتەکانی دروستبوونی خودی ئیسرائیل لە زانین چۆن ئیسرائیل بەو شێوازە کە پێک هاتووە لەسەر ئەساسی دین و ئەوانە لە مەجموعەیەک عێراق دروست بووە. ئێستا لە ناو ئیسرائیلە
خەڵک ئەم شتانە لەوانەیە کەمتر بزانێ ئەوانە فەرقێکی زۆر گەورە هەیە لە نێوان یەهودی فالاشایە کە ڕەشپێستن لە ئەسیوپیاوە ڕۆیشتونەوەوان و هیجرەتیان کردو نزیکی 170,000 کەسن ئەمڕۆ لە ئیسرائیلە لەگەڵ مەسەلەن یەهودی ئەشکیناس ئەوانەی کە لە ئەوروپای غەربیەوە ڕۆیشتن ئەوانەی لە ئەوروپای غەربیەوە ڕۆیشتون لەوەتی ئیسرائیل لە دەسەڵاتە بەڵێ هەمویان هینن ڕەگەزیانەوەی و بە ئینگلیزیش قساکەن وەکسەرن ئەوانە هەموو ئەوانە لەوەتی ئیسرائیل دروست بۆ ئەوان لە دەسەڵاتان یەهودی مەسەلەن ئەوانەشی کە لە هینەوە ڕۆیشتون لە ئەسیوپیاوە ڕۆیشتون بەدەستە نەتاکو 2009 ئینتیفاضەیەکیان کرد خەڵکیان لێ کوژرا لە پۆلیسیان کوشت ئەو کارانەیان کردووانە لە ناو خودی ئیسرائیلە لە بەروەی کە لە هینن ئەم دەوڵەتە بە جۆرێک دروست بۆ ئەوانە ئەبێت لە شەڕ بمێنێتەوە زانی ئاورازادیان ئەگەر شەڕ نەکا لەگەڵ دەوروبەرەکەیە ئەگەر تەوەسع نەکە ئەگەر حدودێک بۆ خۆی دابنێت لە دەستورەکەی بڵێ سنووری من لێەوە بۆ ئەوەیە ئەم دەوڵەتە ناتوانێت بژی و باسی ئەوەی کە مەسەلەن ئاشتی ناکە لەگە فەڵەستینەکان ئەوەی ژیناب تۆ لە 48ەوە سێری کە عەرەب ڕازی نەبوو بۆیکەوە ئەو تەقسیمە بکرێ کە تەقسیمی بڕیارەکەی 47 بوو ڕازی بۆوینە نەبوو لە 67 بەدواوە بە جۆرە لە جۆرەکان ڕەزامەندیان نیشانە بە تایبەتی لە ئۆسلۆیە عەرەبوتی باشە بابە ئەوە ئیسرائیل بۆ تۆ ئەم بەشەی کە داگیری کردو بمان دەرەوە ئەم بەشەی کە داگیری کردووە حەقی عەودە بۆوانی کە ئەتوانن بگەڕێنەوە بۆ ناو ئیسرائیل و ئەمانە جێبەجێ بکە مەسەل مەجموعەیەک ئەسڵەن ئەساسەن ئەوە هیچ شتانی مناقەشە نەکرد حتاکو مافی ئەوەی کە ئەم خەڵکی فەڵەستینە خۆی ئیداری خۆی بکە ئەوەش بەڕەوا نابینە وە کێشەکە لەکوێیە لەوەیە ئەو لەحزەی کە ئاشتی لە ئیسرائیل و بینی ئیسرائیل و فەڵەستینە بە هەر معنایەک بێتە پێشەوە ئەو لەحزەیە ئیترم دەوڵەتی ئیسرائیلە بنکۆڵ ئەبێ و ناتوانێت ئیدامە بەخۆیدا چونکە لەسەر ئەساسی قینی قەومی و قینی ئاینی دروست بووە بەرحاڵ ئەگەر بوری خاڵێک لەسەر ئەو هەر بۆ زیادکردنی ئەو باسی تۆ دەوڵەمەندکردنی یان ئەگەر برن بینەرانی کەناڵەکە یا هەر کەسێک ئەو چاپێکەوتن بینێ ئەوەی ئێمە باسی ئیسرائیلەکەنیان ئەوەی لە دنیای واقعی خۆیانە ئەبینن لە تەلەڤیزیۆنەکانە لە میدیای سۆشیال میدیایە ئیسرائیل دەوڵەتێکی وا بچووک ئیسرائیلێک بەوە بۆ ئەدی ئەو ئیسرائیلە ئەو قووەتەی هەیە بۆ ئیسرائیل ئەمێنێتەوە یانەوەی تۆ ئەڵێ بە هیچ شتێکی نەک بە ئەوەی نەتەوە یەکگرتوەکان رازیە نە بە ئیتفاقی ناوخۆی لەگەڵ فەلەستین و حیزبە فەلەستینیەکان ڕێکخراوە فەلەستینیەکان رازیە بۆ ئیسرائیل ئاوا بە قووەتە گەرە پرسیارە لە خۆمان بکەین من جیاواز لەوەی کە برێن ناوخۆی ئیسرائیلیان ئایدۆلۆژی دینەکەیە مەسەلەی برێن پێکهاتەی ئەوەی زایۆنیستە لەسەر ئەساسی زایۆنیزم و قەومیەت و دین دروست بووە بەشێکی ئەوە نییە ئەوەی کە خەڵکێکیش باسیەکە لۆبی ئەمریکایە یان لە بۆ ئەمریکا لۆبیەکە نه ئەوە ئەمریکایە کە هەر خودی دروست بوونی ئەمن ئەمەوە خاڵات ڕووبکەمەوەکەوە بۆ چوونی خۆمە یعنی ئەوە ڕووبکەمەوە هەر خودی دروستبوونی ئیسرائیل لە سەرتاوە چووکە کۆلۆنی بۆ چووکە بەریتانیا و وڵاتە زرهێزەکە هەتا بە رووسیاشەوە بە ستالینیشەوە پشتیوانی کردووە دوای ئەوە ئەمریکا یعنی لە ناو دڵی مدل ئیستا ئەوەی تۆ ئەڵێ ئەگەر شەڕ نەبێ لە ناو دڵی مدل ئیستا چۆن بتوانێت بمێنێتەوە یعنی مانەوەی ئەمریکا ئەگەر ئیسرائیل لەوێ نەبێ ئەمریکا چۆن بتوانێت لە مدل ئیستا کۆنتترۆلی مدل ئیست بکەوە یعنی شای لە دەست چووە لە دەورانێکە مصر بوو ئەوانە ئێستاکە بۆمانەوەی خۆی یعنی جیۆپۆلۆتیکە یعنی حیاتی ئۆکسجینە بۆ ئەو یعنی جێ پێی لە عێراقا نابێتەوە جارێکترە ئەمریکا ئەوانە ئەسڵەکەی ئەوەیە ئەمریکا بە هەموو قوتێکە بۆیە نەکەرچەک و ئەسلیها بە هەموو قوتێکەوە دیفاع لەوە ئەکا کەوا ئیسرائیل بەو شێوەیە بمینێتەوە بۆیە و سیاسەتێکی زۆر زاڵی ئەوەی مەشهوری ئەمریکیەکانی ئەمپریلستەکانەیە ئەڵێ پەرتکە و زاڵ بە یعنی بۆ ئەوەی پەرتکە و زاڵ بە و ئیسرائیل و فەلەستینیەکان ئاوا بن لە کوردستان مۆزوع ئاوا بێ لە تورکیا ئاوا بێ بە تایبەتی ئیسرائیل پایتەختەکەیتی بۆ ئەمریکا ئەوانە بوو لەویستم ئەو دروستە ئەو قسەی ڕاستە مەشروعێکی ئستیتانی ئیمپریالیستیە لە ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە و ئەگەر ئیسرائیل نەبوایە ڕنگ بوو جوڵانەوەی ئازادی خوازانە لە بەرامبەر سەرمایهداری جیهانی لە بەرامبەر ئیمپریالیزمی جیهانیە زۆر باشتر هەنگاوی بەرەو پێش بنای یەکێک لە کێشە گەورەکانی بەڕاستی نەهاتنی تەکنۆلۆژیا بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ئەوەی ئەم دەوڵەتە عربی ئیسلامێنە لەم تەخەلوفە ئەمێننەوە و اینجا دوای دانیشن باسەکەن ئەڵێن دینی ئیسلام وای وت و تێکستەکان وای وت و نازام چی دەبڕن تۆ زێکتەری تێکستەکانی مەسەلەن ئەو شتانە بکەن کە لە یابان و لە کۆریای
جنوبی ئەوانەیە یعنی بۆ بێت دینەکەی ئەوان پێشکەوتوتر و پێشڕۆتر بوو بێ لەوانەوە بۆ ئەم پێشکەوتنە ڕوویە مشکلەیەک نەبوو لەوەی کەوا تەکنەلۆژیا بچێ بۆ یابان و بۆ ستەنغافورە و بۆ تایوان و بۆ مەسەلەن هۆنگ کۆنگ و هەتاکو بۆ بڵێن کۆریای باشوور لەبەرەوەی ئەساسەن ئەمریکا خۆی پێی خۆش بوو محاسەرەی چای نەبکەوانە ئەوێ پێشکەوتن بەڵام منتیقی ڕۆژهەڵاتی ناوەڕاست نایڵن هیچ جۆرە تەکنۆلۆژیایەکی بۆ بێ محاسەرەیەکی زۆر زۆرینیان کردو دەلیلەکەشی ئەوەیە کە بەرحاڵ تێکەڵەیەکە لەگەڵەوەی ئیسرائیل بهێڵەوە و لەو لاشەوە ئیسرائیل بتوانێ پایگەیشی بەهێزی ئیمپریالیستەکان بێ و بەر و بوومەکانی ئەم ناوچەیە نەوتەکەی عربستانی سعودی نەوتەکەی عێراق و نەوتەکەی کەرکووک و نەوتەکەی کوردستانیش بەدەزن و بیبن بەبێ ئەوەیەوە خەڵکی ئەم ناوچەیە بەهرەمەند ڕۆژهەڵاتی ناوەڕاست یعنی ئەم ئەوەمان لە برچوو نەک ئیسرائیل ڕۆژهەڵاتی ناوەڕاست هەر دروست بوونی 1970 پتری ئەو دەوڵەتانی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست دروست بوون لە جێر هەیمەنەی ئیمپریالیزمی بەریتانی و فەڕەنسیە لە تەقسیمکردنی کوردستان دابەشکردنی کوردستان بەم جۆرە و بەم جۆرە دیرکردنی بەشێکە لەو پرۆژە ئیمپریالیستیەکە ئەوەی پرۆژەی عێراق یعنی هەستا خەڵکی بۆ عێراق خەڵک یەکترە کوشیە بۆ شیعە هەیە بۆ سونەیە کاکە کاتی هاتووە ئەمریکا هاتووە عێراقی داگیر کردووە لە 2003 ئەو خۆی هاتووە نەخشەکەی ئاوا بووە ئەبێ شیعەوە بێەوە بۆ ئەوەی تیا دروست بێ کە ئێستا هەیە بۆ ئەوەی شەڕی بۆی بە حیاتی کوردەکان و سونەکان و شیعەکان یەک نەگرنەوە ئەوانە یعنی ئێستاش پرۆژە هەیە بۆ ببوورە پرۆژە هەیە بۆ مانجیدا یعنی ئێستا مانجی پێنجە باشە ئێستا مانجی پێنجە ئێران و سعودیە و ئەمریکا نەکە ژێرەوە ئەوە من و تۆشە زانین و خەڵکەکی زۆر هەوە نییە بزانی داشتون ئەگەر ئەوسێ دەوڵەتە ئیتفاق بکەن عێراقی داهات و ئینتیخاب چێ دەباتەوە چێ ناباتەوە یعنی ڕێی خەڵکیش مهم نییە یعنی انتخاباتیش معناییە اینجا ئەگەر ڕێکەون باش ئەگەر ڕێکەکەون ئەڵێن وەڵا عێراق بێتە بۆ میخوێن شەڕی ناوخۆ دروستە بێەوەنە یعنی وەکو وەعیان بۆ هات بێتە خوارەوە زۆر باشە بەڵێ هاوڕێ ئازادەکە ئیجازە بدەی بچینە سەر بەرچێکی تری ئەم بەرنامەیەمان و محوەرێکی تر کە سەبارەت بە ڕێگا چارەکانەوە و ڕێگا چارانی کە تەرح کراون ئازیزان و خۆشەویستان بینەرانی کەناڵی هیوا ئێوە بینەی بەرنمەیەکی دیالۆجی هیوان سەبارەت بە کێشەی فەڵەستین پاشخان لێکەوتەکانی و ڕێگا چارەی شۆڕژێڕانە ئەم بەرنمەیە بە هاوکاری هاوڕێم ئازاد ئارمان پێشکەشەکەین دیالۆگیی نێوان من و ئەوە ئومێدەوارم لە کەناڵەکانی خۆتانەوە شەیدی بکەن و هەر کاتێک فرسەتتان بوو سەردانی کەناڵی یوتیوبی هیوا کەناڵی یوتیوب لەسەر کەناڵی هیوا لەسەر یوتیوب بکەن و ئەم کەناڵە سەبسکرایب بکەن بە دۆست و ئاشنایانتانی بناسێنن پڕگەیەکی کورد وەرەگرین دوای ئەوە دێنەوە خزمەتتان بۆ پێشکەشکردنی بەشی کۆتایی ئەم بەرنمەیە لەگەڵمان مەڕۆن پاشکەمێکی تر دێنەوە لاتە Please just figure something out. I'm not a politician. I don't understand, but people are dying. Innocent people are dying, and it's people that are close to me. So. At the end of the day, this isn't an Arab issue. This isn't a black and white issue. This is an issue for people. This is a human rights issue that needs to be solved as soon as possible. The U.S. should no longer fund Israel. They are funding the murder and massacre of Palestinian families and humans. These are humans, they're families, they're people. We exist. We deserve a right to exist on our land. The occupation! Free, free, free Palestine! The message to the U.S. government is to stop funding Israel with $3.8 billion in military aid a year. The message to Israel is that you cannot have a two-state plan and be preaching peace while you have people behind walls
and being bombed and murdered and land stolen from them. That is not the way to peace. عزیزان و خۆشەویستان لەگەڵتانین بۆ پێشکەشکردنی بەشی کۆتایی ئەم بەرنامەی دیالۆجی هیوا کە سەبارەت بە کێشەی فەڵەستینە. کێشەی فەڵەستین پاشخانەکانی لێکەوتەکانی و ڕێگاچارەی شۆڕژێڕانە. هاوکارم بۆ ئەم بەرنامەیە بیوانم هاوڕێ ئازادارمانی خۆشەویستە لە ئوسترالیاوە و بە هاوکاری ئەو ئەچینە سەر ئەم میحوەرانە و ئەمە میحوەری کۆتایی ئەم بەرنامەی ئێمەیە. هاوڕێ ئازاد، من باسەکە ئاوا لێ بکەم، یعنی ئێستا دەمێک ساڵە بە ئەندازەی ئەوەی کە 70 ساڵە هەتاکو ئێستا جۆرەها پرۆژەی بڵین پێشنیارکراو لەلایەن ڕێکخراوە نێودەوڵەتیەکانەوە، لەلایەن هێزە ئیمپریالیستیەکان و لەلایەن دەوڵەتەکانەوە سێسێ و چوارچوارکە کۆ ئەبنەوە یاخود دەوڵەتەکانی ناوچەکە کۆنەپەرستەکانیان سعودیە جامعە عەرەبیەوان جۆرەها پرۆژە پێشکەش کراوە تەقدیم کراوە بۆ حەلکردنی ئەم قەزیە و لە ناسراوترینیان مەشهورترینیان ئەوەی کە لە هەمووی زیاتر ئومێدی بڵاو کردەوە حەلی دوو دەوڵەتی بڵین پەیماننامەی ئۆسلۆ بۆ ئەوەی کە بەناوی پەیماننامەی ئۆسلۆ ناسراوە کە لە ئەمریکا لە ساڵی 93 ئیمزاکرا. بەڵام هەستەکەی بە هیچ جێگایەک نەگەیشتووە تا ئەمڕۆ ئەوەی کە ئەمڕۆ لە فەڵەستینا ڕوئەدا هیچی فەرق نییەوە بگرە ڕەنگە ڕەندانەتر بێت لەوەیکەوە 70 ساڵ لەمەوە پێشڕوویدا و ئەو قەمع و ئیرهابی کە ئەکرێت لە بەرامبەر خەڵکی فەڵەستینە هەمان شتە، ئەو بێحقوقی بێمافیە هەمان شتە، ئەو ئیستیتانەی کە بووە مەسەن لە سەردەمی ئۆسلۆیا 300,000 کەس مستەوتەن هەبوو لە هەموو زەفەی غەربی و لە کەناری ڕۆژ ئاوایەکە بەعەرەبی پێڵن زەفەی غەربی. ئەمڕۆ نزیک بۆ تۆ لە 1 ملیۆن مستەوتەن لەم ناوچەیە لەم بەشەکەمەیە، یان 1 ملیۆن خەڵک کە هێنراون هاوردە کراون لەوێ دانراون چەکدارن هێنراون لەوێ مۆڵگەی مەسکونیان بۆ دروست کراوە کە پێوترێ مستەوتەنات. ئەمە ئەچێتە پێشەوە، یعنی هیچ ئاڵوگۆڕێک نییە. بە بڕوای تۆ ڕێگەچارەی شۆڕژێڕانەی ئەم کێشەیە چییەوە؟ چۆن خەڵکی ئەم ناوچەیەوە خەڵکی فەڵەستین وە حتا خەڵکی ئیسرائیل خەڵکی یەهودی ئیسرائیل لەم بڵین کێشە سەرەتانی ڕزگاری بێ؟ ئەوەی بەڕێی من ئەوەی کە نەگڕێی من ئەوەی کە دیارە و لە پێش چاوانە بڵێن لە 70 ساڵی ڕابردووە کاتێک کە بڵێن فەلەستین داگیر کراوە و دیسان ئەگەڕێنەوە سەر بڕیارەکەی 1948 تاکوی ئێستا شتێک فەلەستینیەکانی ڕانەگرتووە مقاومەیەک بووە، مقاومەیەک و بەرەنگاریەکیان کردووە، ینی لە هەموو برێن مەرحەلە تاریخیەکانە قۆناغەکانە شتێکی بێوێنیان کردووە لە زۆر کاتە، ینی شتێکە تەسلیمی نەبوون هەتا ئێستا بەردەوامی هەیە ئەوانە، ینی لە حرەکەی برێن ریزیستنس بە بەرەنگاری گەیشتۆتە دەرەوەی خۆشیان، یعنی خەڵکانێکی تر لە دەرەوە ینی تا حدێک بووە بە سمبڵێک چۆن بڵێن شۆڕشی کوباییەکان بەرامبەر بە ئەمریکا، چۆن ڤێتنامیەکان بەرامبەر بە دیسا ئەمریکا و پێشتر هۆڵندیەکان یا هەر حرەکەیەکە لە ڕۆژەیان مەندێلا لە بەرامبەر ئەپارتایت لە ساوس ئەفریقا کردوێتی، فەلەستینیەکانیش بە هەمان شێوە ینی بۆتە سمبڵێک بەرەنگاریەکان. بەڵام بۆ ئەوەیە تا ئێستا بە سەرکەوتن نەگەیشتون یان خەباتەکەیان نەگەیشتۆتە مەنزڵ. بەڕێی من ینی هۆکاری زۆرە ئەوانە، یەکەچیان هۆکارەکەی لۆکاڵیە، ینی توازن قوایەک هەبووە لە مابینی دەوڵەتی ئیسرائیل و خەڵکی فەلەستین، مقاومەی فەلەستینیان بەرەنگاری فەلەستین ینی بێوێنە بووە ئەو بەراوردە، ینی هەتا مقاومەکە نەک بێوێنە بووە، ینی بەراوردەکە زۆر جیاواز بووە، ئەوانە توازن قوایەکە ئەوانە جیاواز بووە. خاڵێکی تر ئەوەیە
يعني دولة عربية كان لهذا مقطعي تاريخية لزور دولة عربية كان هذا تركيا يعني استا أجر باسي كان استا يا إيران تركيا معاملة يعني أوبا قضية فلسطين وده كان الرجاء أواني أو هذاك أنيك خوان كاريجريان للسديان هي أوانا يعني استعبرين إيديك هي أولنية بلين شتكا دروسكرا والراسي تدا كاتي ألين إيران بشتواني حركة حماسة كراسي تيا بوتي راسي تيا راسي كي أويا إيران أويا لتوازن قوايا كالقل أمريكا فهذا شو بقوته بتي أردوغان كاتي ألين من دفاع لمسلمان كم كدرويشي زور جورية وهي إيراني شراس تقينني حتى على الروانجي مسلمان بونا وكشيانا أوه كابلين وضعيتنا وخوي زور خرابة أوه بواقع ربوي بكاتو أزاني مسألة فلسطين قضية كزور جورية لأستي جهانا توانا وهيزو أنرجي يعني بخشيو دولة عربية كان يشبه ماشي مساوميك لركوتنيك لقل إسرائيل أو مصر كردويتي بوقت السادات وبيش سادات ودواي سادات وحسني مبارك هم دوبت كالم مصر لواني برهبري جاني عرب ناصر أو أنا هم يعني كاريجريانا هبوا حتى كاتك دولتي بلين جهاني دو قطبي هبوا جهاني الشر صار تبع ما بين روسيا وبلين دولتي كبيانة قلت سوشياليست وأنا لقى بلين أمريكا ببردوامي أوش بكاري هنا وشون روسيا لتنوششا كوماري مهاباتي بكاري هنا لقى إيران فروشتي بنفتي باكويا قضية فلسطين سندين تار فروشها بوا أو كرتير لما يجوا كيبوانا أوي استا أوي كروي دا لا بردوانا أجنا زور هذي شورجير مثلا مقاومين أو خب من بردوام بوا استاج بردوام بيمو على داتوش بردوام بيوانا ببوتوني من أوي سلمندرا وأنا أوي نظرية تيورا بلام أوي ببراكتيكا بيني معنا أجر حركة شيء جماوري أوي كلا هوني خيال أوي ل 2011 لجهاني عربي لجهاني مسلمان يا أوي بي على روشلاتنا وراس رويدا ولا تونس هذا سيبي كردو لمصر ولا سوريا بلان برجايش تريان دابر يعني توشي نسكور سركوتنا بو أو زامني سركوتني فلسطين بو ببوتوني من زامني نقبوتوني من بوتوني خلقاني شي زور حتى خلقاني أكاديمي خلقاني روجاوائي يعني يا روشلات ناس يكاني روجاوايا كوا سركوتني كردستانيش مسوق قلبو يعني اگر تو نابیکسانیک ظلمك هبه ويتو لبسياري اولا باست كردو انا اسرائيل او ديكتاتور استم لكراو به زور اعتياديه جمهوري اسلامي بريمن او استم لكراو لمها بات او كيان كول بركان هم روشه كول بركاني كردستاني برين روشلاتا قطو عام كيا تركيا به بانتخابات بهالبجاردنيكا تركيا بهالبجاردنيكا هدف بارتي جلاني تركيا بلين صدا نوتونوي بلديكاني كردستاني بدسنا بلام صدا هشتاي هو يعني صح خصوصا السيزن بسروشي حزبك شو دميرتاش وانا عثمان باهدمير 100 سال حكم كراو 100 سال عثمان باهدمير استا حالاتو كردستاني بجيهش تو پناهنده ما معلومات آزاد ما فکانی مرۆڤ و فەلسەفە و بۆ بیر و بۆ چوون ئەوانە زۆر اعتیبارێکی جیهانی ئەوانەی نییە بەڵام بێعتیبارترین شوێن کە ڕوو لە مافەکانی مرۆڤ کات و گاڵتەی پێکاتەوە ئەوانەوە بێ بە قەشمەریاتە تا لەلایەن بازێک لە ئۆپۆزیسیۆنە مەسەن ئیسلامیەکان باسی مافی مرۆڤیان لەگەڵا بکەوە ئەنە گاڵتەی پێکەن ئەو شوێنەی کە لە هەموو جێگایەکی دنیا زیاتر مافەکانی مرۆڤتیایە بێعتیبارە وەکو فەرهەنگ وەکو بیر و بۆ چوونەوانە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە و بەڵگەیەک و دلیلێکی ئەساسی ئەم مەوزوعە بوون ئیسرائیلە هەر دەمەکەیتەوە پێ مافی مرۆڤی چی ئەبوو ئیسرائیل چیەکە بڕۆ بزانە هین چێکە شەرعیەتی نێودەوڵەتی چی یوئێنی چی مثلا ئەو بڕیارانەی یوئێنی چی ئەگەر ئەو ئەترازێک لە بەرامبەر ئیسرائیلە هینە ئیسرائیل لەوەتی دروست بووە بەسکاری بڵین هەڵوەشانەوەی بڕیارەکانی یوئێنە و ئەمریکاش لەوەتی ئەندامی مەجلیسی ئەمنە کاری لە مەجلیسی ئەمنە بەس دانی ڤیتۆ بۆ بڕیارانەی کە لە دژی ئیسرائیل دەرەچێت ینی ئەمە تاریخێکە لەبەرەوە تۆ بێعتیبارە ئیتر ئەمەیە ئەو زەمینەیە دروستەکە کە مستەبید و دیکتاتۆریشی لێ بێتە بەرهەمەوە باسمان کرد خاڵی ببوورە خاڵی یەکەم بوو کە باسم کرد بێن لە
شتێک لە ڕابردوو لە مێژوویە هەتا دەوڵەتە عەرەبیەکان ئیسلامیەکانەوەی کە خۆیان بە هاوسۆزی خەڵکی فەلەستین نەزانن ئەوە بووە ڕووداوەکان ڕوویداوە. خاڵێکی تر خاڵی دووەم ئەوەی کە اتفاقی بڵێن سلوشن ڕێگا چارەی دوو دەوڵەتی ئەگەر ئەوەش باسکەینەوە خاڵی دووەم اینجا خاڵی سێم دێمە سەر ئەوەی ڕێگای شۆڕژێرانەی جەماوەری خەڵکی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و یا خەڵکی فەلەستین اینجا ڕۆژهەڵاتی ناوەڕاست چۆن ئەتوانێت ڕزگاری بۆ خەڵکی فەلەستینیان ستەمێکە لەسەر خەڵکی فەلەستین و ئاسایش و ئەمنێک بۆ جوولەکەەکانی ئیسرائیلیشیان ئەوەی کە پێڵێن ئیسرائیل و ئەوانە دروست بکەوانە. خاڵی دومەوەیە کە بڵێن هەر خودی مەقولەی ڕێگاچارەی دوو دەوڵەت مەقولەیەک و ئەڵتەرناتیفێکی ئیسرائیل و ئەمریکایە بۆ ئەوەی ئەگەر بە شەڕ بۆیان نەکرا لە ڕێگەی ئەوەی کە ناویان ناوە ئاشتی بەو ناوەیە بکەن یەکەم جار فەلەستینیەکان احترافیان پێ بکەنەوەی ئۆسلۆش و پێشتریش و دواتریش کە دوای احترافیان پێکرێت خۆش دەڵێ هیچ سنوورێکی نییە کە بڵێەوە سنووری منەوە سنووری تۆیە بەرەبەرە داگیریان بکەیان لەلایەن بە گەندەڵی دەستەمۆیان بکە ئەو هێزانێک کە بۆی دەستەمۆ ئەکرێت لە فەلەستینیەکان دەستەمۆیان بکە. تەجروبە نەگەوەی تویرە ئەمە ڕەفزیەکەینەوە ڕەتیەکەینەوە خۆشت باس کرد لە بەشەکانی ترە ینی تەجروبە نیشانی داوە لە 30 ساڵی ڕابردووە بڵین ڕێگاچارەی دوو دەوڵەت کار ناکات دەوڵەتێک بۆ کار ناکات چەند خاڵێکی گرنگ هەیە دەوڵەتێک وەکو باسمان کرد دەوڵەتێک گەورەترین هێزی دنیا بێت چوارەم هێز بێ لە دنیاە ئەتوانین بڵین هێزی یەکەمە لەوێ بچووکترین دەوڵەتی دنیا بێ بچووکترین دەوڵەتی دنیا بێ بەڵام نەوەوی هەبێ مدربترین جەیشی دنیای هەبێ گەورە بەقوترین اقتصادی هەبێ چۆن ئەتوانێت دوو دەوڵەت لە تەنیشێکا دروستی بکەی ئەو دوو دەوڵەتە یەکسان بن و ئەو دەوڵەتە چ زەمانەتێکی ئەو دەوڵەتە گەورەیە ناتوانێت لە شەو ڕۆژەکان قوتی بداویا ئەوەی بکە یعنی ئەوە کە بینیمانەکە لە چە ساڵی ڕابردوو چی هێرشێک دەکاتە سەر ئەو هەرێمانەیەکەوە غەزە و ئەوانەیە ئەوە بە بۆ چوونی من ئەوە دیارە دەلیلەکەی ئەوانە بۆیش ئەمریکا و بیل کلینتۆن و دوای ئەو ئێستاش خەرب بە دوای ئەو سیاستەوەیە بەڕێی من سیاسەتی یەک دەوڵەت یا یەک سیستەم ئەگەر داوینەرێن دەوڵەتی شیا خۆ بەڕێوەبەری یا هەر سیستەمێکی شورایی یا هەر سیستەمێکە لە فەلەستین ئیشکا فەلەستینیەکان ئەگەر مێژوو تەمەشا بکەیت یعنی من تا لە مێژوو نووزێکی ئیسرائیلی لەو ماوەیە کە سەیرم کرد کەسێکی وەکو ئیلان پاپا کە مێژوو نووسێکی چەپە بەڵام ئیسرائیلیە جوولەکەی لە ئاستی دنیا زۆر مەشهورە و ئەوانە کە باسی ئەو پاکتاوی قەومی دەکەوانە بەڵام باسی ئەوەش دەکا خەڵکانێکی زۆرتریش کە پێشتر کە بڵێن عەرەبەکان مەسیحیەکان جوولەکەکان بەیەکەوە ژیاون هیچ مشکلەیەکیان نەبووە یعنی کەسێکی وەکو یەکێک لە مفەکیرەکانی ئەو تەسەور و بۆچوونەیە ئەو ئایدیەیە کە من باوەڕم پێ کەسێکی وەکو تۆنی کلیف بۆ خۆی خەڵکی فەلەستینە کاتێکە لە فەلەستینەوە دەڕوا کابراایەک باوکو باپیرانی زایۆنیست بوونە بە ئاشکرا لە نووسینەکانی لە مێژ ژیانی خۆیان باسی کردووانە ئەڵێ بە لە مەکتەبە هەمومان پێکەوە بووینە هەمومان پێکەوە ژیاوین ئەڵێ مەسەدا دوو بووینە کاتێ من فەلەستینم 1938 لە بەجێهێشتەوە ئەوانە باش ئەوان هەم بەیەکەوە ژیاون کێشەی بۆ ناتوانن بۆ لە ئوسترالیایەکی وەکو ئێمە دەوڵەتێکە کە سپی پێستەکان داگیریان کردووە بەڵام ئێستا هەزاران قەومیەت دەتوانێت بۆ لە دەوڵەتێکی وەکو ئەمریکایە کە 55 ویلایەتە هەزاران نەتەوە و دینی جیاواز پێکەوە ئەژێ بۆ ناتوانێت لە فەلەستینیا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە لە سەدەی 21ەمە جوولەکەکان و مەسیحیەکان و عەرەبەکان و کوردەکان و هەمویان بەیەکەوە بژین بەڕێی من ئەوەی یەک دەوڵەت ئەوە نییە بۆ چوونێمە ینی پێکێنانی دەوڵەتێک لەسەر ئەساسی قەومینا لەسەر ئەساسی دینیا پێکەوە ژیانی هاوبەشی هەموو نەتەوەکان وەکو هاوڵاتی وەکو مافی یەکسان بۆ هەمویان زۆر عملیتر و واقعیترە ئەوەی کە لە ئەوروپاشە لە سویسرا لە زۆر وڵاتی دنیا ئەگونجێت ئەوە بەشی دووەم من پێم ئەوەشە هەندێک لە هەندێک لە چەپیش تۆتە ژێرباری ئەو سیاسەتی دوو پێکێنانی دوو دەوڵەتە و یان دوو دەوڵەتێکی فەلەستینی و دەوڵەتێکی ئیسرائیلی و ئەوانە یعنی ئەوە هەر بۆ خۆی پرۆژەیەکی ئیمپریالیستیە پرۆژەیەکی ئیمپریالیستیە لە نظر منەوە ببوورە بەخشە لە نظر منەوە ئەوە بڵێم کە ئەگەر 27 ساڵ یا 28 ساڵ لەمەوبەر لە 2093 کە تەرحی ئۆسلۆ ئیمزا کرا و ئەو ئومێدەواری خۆڵقاند و ئەوانە کەسێک مبەڕیڕێکی هەبوو بێ بەم نەخشەیە هەڵبخەڵەتەوە بڵێ ئەمەرکارێکی باشە و بەرحاڵ هەرچێک بێ لە شەڕ و شۆ ڕزگارمانە بێ و دەرگا ئەکرێتەوە ئیتر بزانین مەسەرەن لە هینا لە ئیسرائیلە کوشتنی
مەسەلەن ئەو سەرۆک وەزیرانیان و ڕابین و دوایەوە کە ئەو دۆخە هاتە پێشەوەوانە دەوری بینی لەوەیکەوە ئەمە شکست بێنێتەوەوانە کە تونندڕەوەکانەوە کاریان کرد بەڵام ئەگە با ئەوە بڵین 27 ساڵ 28 ساڵ لەمەوە بەریژەگەر مبەڕێکە بوو بێ بۆی کە بڵێ مەسەلەن ئەکرێت ئەم سەرکەوتنە بەدەست دێ و ئەم ڕێگا چارەیە ئەتوانێت وەڵام داتەوە بەڵام ئەمڕۆ ئیتر پاش ئەو ماوە دوور و درێژە ڕۆشن و دیارە کە ئەمە ناکرێت یعنی ئەمەی کە باسەکە لەسەرەوەیە خودی تەرکیبەی دەوڵەتی ئیسرائیل خودی پێکهاتی دەوڵەتی ئیسرائیل بربەستە لە بەردەمی حەلی دوو دەوڵەتە ئەژینا لەسەر کاغەز شتێکی باشە بۆچی نامە دەوڵەتێک بگێ و دەوڵەتێکە بێ بڵین کارێکەکەن اتفاقەتە لە بینی خۆیانەکەن و بەرحەڵام شەڕ و شۆڕە کۆتایی پێدێ و هەرێکە توانێت بە ئاشتی بژیوەم شەڕەت تەواوە بێت و ساروق بەیەکەوە نانێن و ئیتر ململانەی سیاسیشیان هەیە قانونیان هەیە دەستگای نێو دەوڵەتەکان هەیە و ئەوانە و ببێ بە بەشێک لەو کێشانەی کە دنیا هەیەی لەگەڵ کاپیتالیزمە لەگەڵ سەرمایەداریە باشە ئەمە بەسەرەنگینێکی بەڵام ناکرێت ینی واقعیتەکەی ئەوەیە ئیسرائیل ناتوانێت بیکە ئیسرائیل بەبێ شەڕ ناتوانێت بژی ئیسرائیل بەبێ داگیرکاری ئاساسی زیۆنیزم لەسەر ئاساسی قومی دروست بووە ینی ناتوانێت دەستورەکەی مەچینەکەی ئیسرائیل لەسەر ئەساسیەوە دروست بووە بەهاڕێ لەسەر ئەساسیەوە دروست بووم ناوچەیە بەهاڕێت و یینیکە مەچینەکەی ئیسرائیلە بێ ینی باسەکە لەسەرەوە نییە کە بڵین خۆیە پارێزە مەسەر هەندێک تعلیقا دەبێ باشە ئەیخوا ئەمان نەکردایە ئیسرائیلەکان و یەهودیەکان چیان بەدەست عەرەبەوە بەسەرهات لە فەڵەستینا و لە نازانم چیان لێکرا بەنی وەکو کانەوە کیانێکە هاتۆ خۆی بپارێزەوە خۆ پاراستنی چی ڕاستە جێش ناوەکی جێشی دیفاعی ئیسرائیلی ئەم جێشی دیفاعی ئیسرائیلی هیچ جێشە بە ئەندازەی ئەمە پەلاماری نەداوە لە ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە و عەرزی داگیر نەکردووە و احتیلالی ئەسکەری درێژە پێ نەداوە یعنی حقەتەن ئەوەیە دەوڵەتی ئیسرائیل بەبێ هێرشکردن و بەبێ پەلاماردانی دراوسەکانی ناتوانێت ئیدارە بکات و بمێنێتەوە هەر بە هۆکاری چی بە هۆکاری ئەوەی کە لە ناو خۆیان پارچە پارچەیە لەسەر ئەساسی دین نەک تەنها میلەتی جۆر بە جۆر کە بە زمانی جۆراوجۆر قساکەن و لە شوێنی جۆراوجۆرەوە هێنایان لە ئەمریکای لاتینەوە تا خواروی ئەفریقا و ئەوانە نەکە تەنها ئەوە لە ڕووی عێرقیشەوە لە ڕووی کەلتوریەوە جیاوازن یەهودی فەلاشا شتێکە یەهودی رووسیا شتێکە یەهودی شەرقی عەرەبەکانەوەی لە وڵاتە عەرەبەکان و چون شتێکە پیانەڵێن سەفاردیم یەهودی ئەشکی نازەوانی کە حکومەکان شتێکن چوار مەرتەبەن و ئەوانە لەناو خۆیانە کێشیان هەیە ئەمە جگە لە کێشەی چینایەتی جگە لە کێشەی تری فەرهەنگی لە بینی مەسەلەن ئەلمانیەکان و متەدەینە متەشەدیدەکانە ئەوانیش بابەتی داعش و ماعشیان هەیە و ئەوانەوە بابەتی سەلەفیەکانیان هەیە هەنی هەموو ئەم کێشانەکە لەناو ئەم مجتەمەعەیە هەیە کارێکی کردووە کە ئەگەر لە شەڕانە بێت لەگەڵ دراوسەکانی ناتوانێت بێنێتەوە و هەر بەو دلیلشە شەڕی حەلی دوو دەوڵەت چارەسەر نابێ و منیش هاوڕایتۆ تەنها چارەسەرێک کە قابل بەوەیە بتوانێت ئیدامەکار بێ ئەوەیە دەوڵەتێک بێ لەسەر ئەساسی هاوڵاتی بوون لەسەر ئەساسی مواتەنە دەوڵەتی هەموو کەس بێ خەڵکی یەهود ئەوانی کە سەر بە دیانەتی یەهودن بەشێکی ئەسیلی ئەم کۆمەلگایان تازە ئەوانەشی کە هاتوون لە دەرەوەی وڵات و مەسەرن باب و باپیریانیان هاتوون خۆ ناتوانانی بیان نێریتەوە ئەوانەش بوون بە بەشێک لە دانیشتوانی ئەو وڵاتە لەوێ ئەژین تازە ڕەگوڕیشیان پیا کرد دوای دوونەوە خۆ تۆ ناتوانانی خەڵکێکە باپیری هاتووە لە ئەوروپا و لەوێ ساقین بۆ بڵێ نامەند تۆ باپیرە لێرە هاتوو خەڵکی ئێرانی بڕۆیرەوە ئەوەش هەر وارد نییە کە بەعزێک لە عەرەبەکان داوایەکەن حقەتەکەی ئەوەی دەوڵەتێک دروست بێ لەسەر ئەساسی ئەوەی لەوێ ئەژی هەمان مافی هەیە ئەوەی لەوێ ساکینە هاوڵاتیە و هاوڵاتیان هەمان مافیان هەیە فەرق لە بینی عەرەبێک و غەیرە عەرەبێ لە بینی یەهودیەک و غەیرە یەهودیەکە لە بینی موسڵمانێک و مەسیحیەک و بێدینەکان نییە دەوڵەتی هەمووانە و هەمووان ئەتوانن بە ئازادی عیبادەتی خۆیان بکەن بیر و باوەڕی خۆیان وارەسە بکەن ئەوەی کە یانەوەی بیکەن بە بڕوای من ئەمە ڕێگە چارەیە درستە ئەجا شتێکت دەبیری هێنامەوە هاوڕە شەماڵ تەبلیغاتێک لە ئاستی دنیاە لە ئوسترالیا لە ئێستا و لە میدیاکانی غەربە لە ئەمریکای ئەکریەوەوانە ئێستا هەراو قسەی کە تۆ باس کردوانە ئیشارەتی کردامن ئەچمە سەری ئەوانە ئەڵێن ئەگەر ئیسرائیل ئاوانەکە بەرگری لە خۆیە کاگەر ئیسرائیل ئاوانەکان ئیسرائیل نەمێنێ دەوڵەتێک ئەو دەوڵەتی ئێوە باسیەکەن دەوڵەتێک بێ دەوڵەتی فەلەستینیە بەڵام هەموو جوولەکە و مەسیحی و نەکرد جوولەکە و موسڵمان جوولەکە و مەسیحی و عەرەب و هەمووی بەیەکەوە کەمەنەتەوایەتیەکان و دینەکان بەیەکەوە دەژینەوەنە
ئەڵێن ئەو جارە عەرەبەکانیان ئەو هێزە عەرەبیانەیان ئەگەر ئەو دەوڵەتە نەما ئیسرائیل نەما هەموو جوولەکەکان قەتڵ و عامەکرێن و لە ناوە برێن ئەو تەبلیغاتە یعنی لە کاتی لە چ کاتێکشتا غەرب ئەیکرد یا ئیمپریالیستەکان هێزە ئیمپریالیستەکان لە بەرامبەر ئەو حرەکە ڕزگاری خوازی کە لە ڕەشپێستەکانیان بڵێن مەندێلا ئەیکرد لە ئەفریقای جنوبی وانە ئەیان گوت ببوورە ئەوە تەلەفۆنەکەم لێدا ئەیان گوت ئەگەر بێ و ڕەشپێستەکان مەندێلا سەرکەوێ ڕەشپێستەکانی ئەفریقای باشوور قەتڵ و عامی سپیەکانەکەن و ئەیان کوژن و لەبەر ئەوەی باوەڕیان بە تۆڵەسەرنەوەی چکە لە عەقڵی وان باوەڕیان بە تۆڵەسەرنەوەی کوژن بەڵام مێژوو ئەوە بەڵگەی مێژوو دەری خست کاتێکەوە ڕەشپێستەکان بە مافی خۆیان گەیشتن و وڵاتەکەی خۆیان سەرکەوتن نەچوون سپی پێستەکان بکوژن بە حەکسەوە قانونێکی یەکسانیاندانا پێکەوە ژیانیاندانا ئەوە باشترین بەڵگەیە لەوەی کە قسەش بێ پێم وایە واقعش وایە لە سەدەی 21ەمە فەلەستینیەکان ئەو جیلە تازەی فەلەستین ئەو جیلە تازەی جوولەکەکان و لەوەی لە ئیسرائیل ژیەوەی کە تۆش ئەڵێ باوباپیاتیە بتوانن بەیەکەوە بژین و ئەوانە یعنی ئەو هەتا ئەو ڕقا ئەمە بینیمان ئەو ڕقەی شۆڤینیزمی عەرەب یان ئەوەی عەرەب کردی بە خەڵکی کوردستانە ئەوەی بە من و تۆشی کردکە من ئەڵێم لە هەشتاکانە ئێمە قوربانی سیستەمی دیکتاتۆری شۆڤینیزمی بەعز بووین سەدام حوسێن بووین بەڵام کاتێ لە نەوەتویەکە ئەو ڕاپەڕینە بوو ئەوانە لە شارەکانە تۆ من و تۆش هەر لە هەولێرە بووین و لە شارەکانە سۆسترین ئیحساساتمان بەرامبەر بە جوندی و سەربازە عەرەبەکانە لێنە ئێستا سەدا بیستی هەولێر و سلێمانیش خەڵکی عەرەبی شی تێدادا ئەنیشە و هیچ خەڵک بەدوای ئەنفال و کیمیاباران ئینتیفازەیەک بوو 100 دانە هەزار جوندی عەرەب لە سلێمانی و لە هەولێر و لە دهۆکا بوون و ئەمانە لە مزگەوتەکانە جێگەیان کرایەوە بەتانی دوو بەتانیمان هەبوو بەتانیەکمانە برد بۆ مزگەوتەکان پێی بخەون دوای پارەشیان پێدرا و ڕەوانی کە سوکارە نەکەنەوە بە شەرەکان ئینسانەکان درۆیکی شاخدارەوە ئیسرائیل و ئەوەی کاکە دیفاع عن نەفزیا ببوورە معلومە نا ئەزاین چۆنە ئەوەی کە ئەڵێن ئەوترێت ئەم ئیسرائیلەکان وا نامێن و وا کۆتایی پێدێن و ئەوانە ئەمانە بە بڕوای من بەشێک لە نەرەتیڤێکە یا لە حیکایەتێکە کە لە ڕابردوو هێنانەوەی خۆی ئێستان بەتەوترکە ئیدامی پێزان ئەزاین چۆنە ئیسرائیل نموزەجێکی ئەو تەسەڕوفاتە و ئەو نازیزمەیە کە ئەڵمانیا لە بەرامبەری کردی یعنی قوربانیەکە کە بەرجی جەلادی لەبەر کردووە یعنی ئەگەر نازیزم ئێستا لە دنیای ئیدامەی هەیە لە ڕێگەی ئیسرائیلەوە خەریکە ئیدامە پەیاکە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە و ئەگەر فاشیزمێک لە دنیا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە پشتیوانیی هەیە ئەو نمونەیە کە ئیسرائیل هێناوێتی بۆ معاملەکردنی خەڵکی غەیرە یەهود و خەڵکی غەیرە ئیسرائیلی بە بڕوای من ئەمە ئەو واقعەتەیەوە ئەوەشی کە ئێمە دیفاع و داکۆشی لە خۆمانەکەین و ئەوانە درۆیەکی ئاشکرایە ئەوەی کە لە ناومانە بن و کۆتاییمان پێهێنن درۆیەکی ئاشکرایە وانە دنیا ئەوە ناهێڵێ ئازادڕەشەماڵ ببوورە دووەکانی تر بۆی هەر لە بیرمان نەچێت بۆ ئەوی جەماوەری بڵێن ئەو بینەران بیبینن کە شتی واقعیە ئەوە ئێمە دەیرێن شتێک نییە هی من و تۆ بێ هەتا ڕۆژاوا من لە بیرم تو ڕۆژاوا ئەو سیستەمەی لە ڕۆژاوا کورد و عەرەب و مەسیحی و ئەسیریان بەیەکەوە پێچیان هێناوە جیالەوەیکەوە ئەو ئینسانانەی کە لە ئوسترالیاوە ئێمە چەند کەس لێرەوە چۆ شەهید بووە لەوێ ئەوانە ئەو سیستەمەی لەوێ پێکاتوە ئەو هاوپشتی لە مابینی عەرەبەکان و کوردەکان و مەسیحیەکان هەیە یا هەتا ئەوەی کە ئەو حیزبەی لە سەلاحەدین دەمیرتاش ڕێبەرایەتی دەکردووەوە حیزبی گەلانی تورکیا هەمویان بەیەکەوە ئەرمەنیەکان ئەو ئەرمەنیانەی کە قوربانین ئەو کوردانەی کە لە تورکیا قوربانین ئەو ئەرمەنیانەی قوربانی لەگەڵ تورکەکانە بەیەکەوە بە حەکسی تەبلیغاتی ئۆردوغان و شۆڤینیزمی تورک هەمیان عملی نیشانیان داوە کە لە ئەمە ئەتوانین لە مدل ئیست لە مەسر لە عێراق لە تورکیا لە فەلەستین و لە ئیسرائیلیش ئەتوانین بەیەکەوە بژین بەتوانین بەیەکەوە بژین بە مێژوش سەلماندومانە مێژوویی زۆر نزیک سەلماندومانەوە ئەتوانین بەیەکەوە بژین بەڵام ئەوە تەبلیغاتێکی ئیمپریالیستیە تەبلیغاتێکی ئەو وڵاتە دیکتاتۆرانەیە حکومەتە دیکتاتۆرانەی خلای خۆمانە مدل ئیستە بۆمانەوەی لە دەسەڵاتیان ئەو ژەهرە دەرخواری جەماوەرێکە دەن ئەوانە بۆ ئەوی بمێنێنەوە لە دەسەڵات. بە نەزەری من لە 100 تادەی ئەو پارانی کە خەرجەکرێ بۆ توندوتیشکردنەوە و بۆ بڵاوکردنەوەی ژیانی نەتەوەی و دژە ئەویدی و ئەوانە لە 100 تادەی ئەو پارانەی بۆ ئەوە خەرجەکرێ و سەروەتانی بۆەوە خەرجەکرێ بۆ ئەو بەرهەمە فەرهەنگیانەی کە
ئەم شتانە دنە پێدا بۆ پردنە پێشوێ و سیاسەتانی کە خەڵکەکا بە دوژمن لێکرد لە سەتادەی ئەوە بۆ ئاشتی و تەبایی و پێکەوە ژیان و ئەوانە سەرف بکرێتەوەوانە هیچ کێشەیەک لەو کێشانە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا وجودی نامێنێ و بڵێ وەختێکی پێچێت تا خەڵک بە تەواوەتی دڵیان پاگەبێتەوە لە بەرامبەریەکە و متمانە بەیەکەکەن بە تەواوەتی و شێشەیەکی ئەو تۆ نامێنێکە ڕۆژێک لە ڕۆژان دەست پێ بکەوە خاڵی دەست پێکردنیشی بە بڕای من ئەوەیە کە ئەم دەوڵەتێکی وەکو ئیسرائیل قبول نەکرێت لەلایەن خەڵکی ئەم ناوچەیەوە ئەمە بە خاڵی دەست پێکردنی بەڵێ خاڵی دووەم ئەوە باسمان کرد خاڵی سێم ئەوەی کە گوتت ڕێگای شۆڕژێرانە و دووەکەی تر ئەوەی کە باسمان کرد ئەوەیە کە لەواقعە خاڵی شۆڕژێرانە ئەوەی کە دەڵێ چۆن ئەو خەڵکە وشیار بێتەوە یان ئێمە بەو ڕێگایە بڕۆین کە بەرەو سەرکەوتنمانە باوانە لەوەی لە ڕابردوو بەرەو سەرکەوتنی نەبردوین ڕێگای شۆڕژێرانەکە ئەوەی کە نەمەتەکەی یان نەواتەکەی ناوەندەکەی لە پێشتر ئیشارەتێکم پێکار لە شۆڕشی مستر و تونس و ئەوانە سەریەدا ئێستا کۆمەلگای ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەو کۆمەلگای نییە ئەو دەسەڵاتە سیاسیانەی ئێستا ئۆردوغان و جمهوری ئیسلامی و حکوومەتی شیعە و سونە و کوردەکان ئێستا ئەوەی سووریا بەشی زۆری ئەو حکوومەتانە کە لەسەر دەسەڵات ماون یاوەتە قوتبە ئیمپریالیستەکان یاوەتە سەر بە رووسیا و سینن بەتابەتی رووسیا ڕایگرتوون یاوەتە ئەمریکا ڕایگرتوون لە ناوچەکە خەلیجە یاوەتە ئەوەی تورکیاوانەیە هێزی جەماوەر ئەو هێزەی کە هاتۆتە مەیدان لە مصر ئەو 43 ساڵ حاکمیەتی دیکتاتۆری گەورەترین ئیمپراتۆری ڕۆژهەڵاتی ناوەڕاست حوسنی مبارەک بوو توانیان لە 18 ڕۆژە تەفلوت و نایکەن لە ناوی بەرنوەوانە لە تونسی شەهروە لە سووریا یعنی مۆدێلێکی زۆر مەدەنی تری لە دیمەشق و لە خۆپیشاندانی جەماوەریە بەڕێکرد بۆ ئەوانە ئەوەت بەڕێی من ئەوە ڕێگا شۆڕژێرانەکەی بەدیل لە بۆ مەدڵ ئیست کە نەواتەکەی ئێستا لە تورکیا لە کوردستانی شای بینین پار بوو پێ دەکا ئەوە 2 ساڵەوە پێش لە ئۆکتۆبەرە لە بەشی بەغدا و جنوب بینیمان کە ئێستاش بەردەوامی هەیە کە هەموو نەوعی گوتیە من ئەو دەسەڵاتە سیاسیان بە شیعە بە سونە بەوەم قبول نییە لە مصر بە هەمان شێوە لە تورکیا بە هەمان شێوە حرەکەتە هەیە ئەو حرەکەتە بەڵام بە منزڵ نەگەیشتۆتە شوێنێک یعنی سەرکەوتنی بەدەست بێ ئیشی ئێمە وەکو حرەکەی چەپ وەکو حرەکەی سۆشیالیستی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست کاری ئێمە ئەوەیە ئەو حرەکەتە ببوژێنینەوە ئەو حرەکەتە گەشە پێ بدەین و ئەوانە نەک خەباتی چەکداری نە بە خەباتی چەکدارمە بەسمانەوە بڵێن خەباتی چەکداری خراپە و دژە شۆڕشە بەڵام هەتا بڵین فەلەستین پێم وانێ بە خەباتی چەکداری بتوانێت بەرامبەر بە ئیسرائیل سەرکەوتن بەدەست بێنێ دەتوانێت مەجموعەیەمە بتوانێت مقاومە بکا بەرەنگاری هەتا ئەوەی کوردستانیش ڕۆژهەڵات باشوور باکووریش باکوور ئەوەی دیاربەکر دەیکا ئەوەی لە ئەستەمبول بۆ کوردەکانەکرێ ئەوەی لە شارە گەورەکانەکرێ هەر ئەوەش ناکرێت کە لە شاخەکانە ئەکرێوانە جا هێزی ئێمە ئەمڕۆکە بە پێی هەموو مقیاسێکی دنیا هێزی جەماوەر هێزی کرێکار و زەحمەتکێش لە شارەکانە کۆبووتەوە ئێمە ئەبێت تەرکیز لە شارەکان بکەین لەسەر جیلی گەنج لەسەر مەجموعەیە ماف نەک مەسەلەی ملیش مەسەلەی تەبەقاتی مەسەلەی چینایەتینە هەمووی مەسەلەی چینایەتیە ینی من لە ئاخیر قسەیە دێمە سەری ئەوانە ینی لینین کاتێک کە شۆڕشی ئۆکتۆبەر بوو 4 خاڵی دانابوو کە شۆڕشی ئۆکتۆبەری لەسەر سەرکەوت یەک لەو 4 خاڵە ئەوە نەبوو تاکتیکی بی گوتی کە زۆربەی سۆشیالیستەکان و کۆمۆنیستەکانی ئەوروپاش لەگەری مخالف بوون ئەو کاتە پێش سەرکەوتنی شۆڕش گوتی حکومەتی رووسیا حکومەتێکی زیندانە بۆ نەتەوە چەساوەکان گوتی ئەگەر ئێمە شۆڕش بکەین ئەبێ چەساوەکان ڕزگار بکەین ئیشی ئەمە ئەوەیە هەتا شیعاری کرێکارانی گیان گۆڕی کرێکاران و گەلانی زۆر لەکراوی جیهان ئەوە بوو ئێمە لە مدڵ ئیستیش ئەوەیە مەسەلەی ژن مەسەلەی نەتەوایەتی مەسەلەی مافەکانی گەنجان مەسەلەی ژینگە ئەمڕۆ ژینگەی کوردستان و هەموو دنیاوەرە هەمووی ڕەبتی بەیەکەوەیە تۆڕێکی نێتوەرکیە ئەمڕۆ گیری خواردووە بە شۆڕشێکەوە کە یعنی شۆڕشەکە ڕووی نەداوە بەڵام یعنی دەورانی ڕوودانی لە دوو وڵاتە هاتە ڕوویدا بەڵام سەرکەوتنی بەدەستێنە ئێمە ئەبێ پەرە بدەین بەو شۆڕشی بەردەوام شۆڕشێکەوە لە 2011 ڕوویداوە ئێستا بەردەوامە لە ئۆکتۆبەری پارە لە عێراقا دووبارەی ناکەمەوە ئێستا لە ئێرانە ئەکوڵێ ئێستا لە
لە تورکیای ئەکۆی ئێستا لە کوردستانی عێراقیشە لە کوردستانی ئەوەی کە لە 2011 ڕوویداوە دەواازکردنەوەی دەواازەیە کە بەڕووی ئاڵوگۆڕی شۆڕژێڕانەیە ئەو ئەم پرۆسیسە بەردەوام ئەم پرۆسیسە کۆتایی نایەت یعنی وەکو پرۆسیسێکی دوور و درێژی مێژووی یاخود وەکو حەقبەیەکی مێژووی سێریکیتوانە ڕاستە شۆڕشەکانی بەهاریاوی ناینرا بەهاری عەرەبی بەرەو داچوون ڕۆیشتون سەر نەکەوتون ئەهدافەکانە بەدەست نەهێناوە و نەیانتوانی ئاڵوگۆڕەی ڕیشی لە کۆمەلگاکانە دروستکەنەوەوانە بەڵام دەواازیان بۆ ئەوە کردوێتەوە ئەم پرۆسەیە لە ئازال بەردەوامە و بۆک تۆ ئەڵێ باسی مەسلەی ئیسرائیل بێ لەم سیاقە دیاریکراوەیە مەطرح بکرێتەوەوانە ئیسرائیل بەشێکە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و مەسیری ئیسرائیل لێک هەڵشێراوە لەگەڵ چارەنووسی ئەم ئاڵوگۆڕە شۆڕژێرانەیە کە مەسی حیاتی هەر هەمومانەکاتەوەوانە دیارە ئیستیشرافکردنی ئەم ئاڵوگۆڕە شۆڕژێرانە و خۆ ئامادەکردنی بۆ خۆی مەسلەیەکی لەوانەیە بۆ هەموو کەس ڕۆشن و دیار نەبێتوانە خەڵک لەگەڵ ژیانی ئاسایی و ڕۆژانەی خۆیان یاخود لەگەڵ ڕووداوە سیاسیەکانی ڕۆژانەیە دەست و پەنجە نەرمەکاتەوانە و بیرێچێتەوە ئەو مقدراتی کە لە بەردەمیاتی و ئاسوانی کە لە بەردەمیاتی بۆ ڕزگار بوون چییە یاخود بێ ئومێد دەبێ ئەوانە بەڵام دیارە وەزیفەی ئەمەیە وەگوتت کە ئەم ئاسوۆیە بەڕوونی ببینین و حەلی مەسەلەکان لەم چوارچێوەیە سیرکەین و ئەوەی کە نایەتە بەرچاوکە ڕۆژێ لە ڕۆژان لە ئیسرائیل و فەڵەستینا یەک دەوڵەت هەبێ دەوڵەتی هاوڵاتی بێ بۆ هەموو لایەکەوانە بە بەشێک لەو ئەگەرانەی بزانین کە لە خیلالی ئاڵوگۆڕشی ڕیشەی و شۆڕژێرانە لە ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستا پێک دێ هاوڕێ ئازاد من زۆر سپاس دەکەم بۆ ئەم بەرنامەیە بەڕاستی توانی تیش بکەیتە سەر زۆر مەسایلی گرنگ لە پەیوەند لە کێشەی فەڵەستین پاشخانەکانی لێکەوتەکانی و هەتا ڕێگەچاری شۆڕژێرانە بۆ دەرباز بوون لی من پرسیارێکم نەماوە ئەگەر بەڕێزت لە دوا قسەکان تا شتێکت بیر چۆ باسیکەی یاخود مەسەلەیەکە کە بە گرنگ یەزانی تەکیدی لەسەر بکەیتەوە فەرموو ئەخیر شت ئەگەر دقەیە دوو دقە نازان بە چەندە تەواوی کە داواکردنی ئەو کە باسی پێشووتر مەسلەی برێ نەساهات کە ئەڵێ شۆڕشی بەردەوامیان شۆڕش لە منتیقەکە گەر ڕوونەدا ناتوانین ئێمە سەرکەوین تۆ تەمە سەیریکەوانە ڕۆژاوە ئەوەی کە پێڵێن ڕۆژاوە کوردستانی بڵێن ڕۆژاوە یا ئەوەی پێدەڵێن کوردستانی سووریاوانە یانەوە چەند ساڵێکە گیری خواردووە سیستەمێکی دیموکراتی سیستەمێک تا حدێک جیاواز لەوەی سیستەمەی ئاگەراوە برین تەواو دیموکراتیش فول دیموکراتیش نەبێت سیستەمێک پێشکەوت و خواستر لە بۆ مەسەلەی ژن لە بۆ مەسەلەی پێکەوەژیانی نەتەوەکان بەیەکەوەیە بەڵام بەڕێی من ئەگەر ئەو سیستەمە ئەگەر هەموو سووریا نەگرێتەوە پێم وانە بەداخەوە ناتوانێت ئەوە لەوێ بەردەوام بێت ئەگەر لە فەلەستینیش ئەگەر ئەوەی کە لە شارەکانی تر کە پێمان وابێ ئازادن یان هەتا لە جیاتی حەماس لە دیاتی فەتا ئەگەر هێزەکی سۆشیالیستیش لەوێ بێ هێزەکی چەپیش لەوێ بێ ناتوانێت لە گۆشەیەکە بمینێتەوە ینی سەرمایه‌داری بورژوازی پریالیزم ئەیخنچێنێ ئێمە پێویستە چۆن بورژوازی چۆن سەرمایه‌داری جیهانی بیر دەکاتەوە ئەبێ ئێمەش جیهانی بیر بکەینەوە جیهانی بیرکردنەوە کە معناوانی ئەمە لە هەموو جیهانە نا ئەبەر تەسویرەکەمان جیهانی بێ بتوانین هەمومان بەیەکەوە لە مەدڵ ئیستا بتوانین بەیەکەوە کار بکەین بۆ هەولێر و سلێمانی ئێستا سەدا بیستی سەرمایه‌دارەکانیشی هەولێری سەدا بیست و سی فرۆشراوە هی خەڵکی هەولێر نییە هی سەرمایه‌دارێکی تورکە عەرەبە فەڕەنسیەیەکی ترەوەوانە بەڵام بۆ ئێمە قەدەغەیە ئەگەر ئێمە بیر بکەینەوە بڤەیە بچینە سنووری ئەو دیوی کوردستان و ئەوانە پێمان ئەڵێن پروپاگەندەی شتی ترمان بۆ دەکەن بە نەزەری من ئێمە ئەبێ ئاوا بیر بکەینەوە منتیقەی تر بیر بکەینەوە کێسەکە پرسەکە گەورەتر ببینین پرسی کورد و فەلەستینیش زۆر پرسەکی لێ نزیکە ئینجا پرسەکەی تر وەکو گوتم پرسی شۆڕشێک کە پێ ئەڵێن شۆڕشی بەردەوام کە شۆڕشی بەردەوام وەسمەوەی بە بەردەوامی بێ لە سەری ئەوەیە کە ئەگەر لە فەلەستینەوە دەست پێ بکە ئەبێ تورکیا و وڵاتانی ترش بگرێتەوەوانە ئەگەرنا ئەوەیە کە بینین قوربانی زیاترە دەین ئەبێ بە قوربانی و هەر دەسەڵاتدارەکانیش هێشتا لەسەر حکومن من نازانم بۆ دقەیە شتێکتر نەبینیە و منیش زۆر سوپاسی ئەوە دەکەم سوپاسی کەناڵەکەتانەکەم سوپاسی شخصی خۆش دەکەم یەک دوو جاری ویستمان لەبەر کاتەکەمان فەرقیە بوو نەمانتوانی بەڵام لە ئەخیرا توانیمان سەرکەوتوو بین پێشم وایە لەوێش سەرکەوتووە بین لە مدڵ ئیستیش سەرکەوتووە بین و بتوانین دەستەکانی خۆش بێ من دووبارە زۆر خۆشحاڵ بووم زۆر بەخێر هاتی بۆ ئەم بەرنامەی و مێدەوارم ئەمە دوا بەرنامە نەبێ و ڕێگەکەمان دۆزیەوە چۆن شوێنی بتوانین ئەم بەرنامانە تۆمارکەین و پەخشیکەین
مێدەوارم لەمە دوا زۆرتر و زیاتر بتوانین بە ئێوە عزیز بگەینەوە و ڕۆژنایمان پێ بدەی سەبارەت بە هیوادارم دیالۆگێکی بەردەوامی شەبێ لەسەر ئەو چاوپێکەوتنەوە هی تریش هی تۆم بینیوە چاوپێکەوتنی تر چەند ڕۆژلەوە پێش لەگەڵ برادرانی تر و لە داهاتووشە بتوانین ئەوە ئیدامە بدەین ینی بە بەردەوامی بدەین یعنی ئەو سۆلیدارەتی و هاپشتیە ینی مەبەستم ببوورە ئاخر خاڵەوە قسەش کەس زیاتر یعنی مە باسی بین هاپشتیمان نەکرێ و هاپشتی جیهانی ئەمڕۆ لە ئارادایە ئێمە ببین بە بەشێکەوە تاکە هەناسەیەک ئۆکسسیجینێک بۆ مدڵ ئیست بۆ ڕۆژهڵاتی ناوڕاست بۆ شۆڕژێڕەکان بۆ کۆمۆنیستەکان ئەو حرەکەتە پێشکەوت و خوازی جیهانە لە ئوسترالیا ئەوروپا و دنیاە ئەو دەنگی ئازادی خوازێ لە کوردستانی ئێمە لە هەموو شوێنە کەسترە و جێگای داخ و جێگای نیگەرانی زۆرە و مێدەوارم ئەو بۆشایە هەرچی زووتر پڕ بکرێتەوە ئەم بەرنامەیە مەشپانێک کۆمەچێ بکە لەو ئاراستەیە دەسەکانە خۆش بێ جارێکی تر زۆر خۆشحاڵە کردم هەر بژێتەوەی جارێکیکە ئازیزان و خۆشەویستان بەم جۆرە گەشتینە کۆتایی ئەم ئاڵلقەی بەرنامەکەمان سەبارەت بە کێشەی فەڵەستین بینەری بەرنامەکانی کەناڵی هیوا بینەری بەرنامەی دیالۆجی هیوا بن کەناڵی دیالۆجی هیوا لەسەر یوتیوب سەبسکرایب بکەن بە دۆست و ئاشنانی خۆتانی بناسێنن کۆمەکمان بکەن بۆ برەمدانمەم کەناڵە بۆ فراوانکردنەوەی ژمارەی بینەرانی و کاریگەریەکانی هەر بژین و ڕۆژێکی خۆش یا شەوێکی خۆشتان هەبێت لە هەر جێگایەک هەن